بینەرانی ئازیز سڵاوتان لێبێ و بەیانیتان باش خۆمان بە خۆشحاڵ دەزانین کە ئەمڕۆژ بە یارمەتیا و کاران و بە کۆمەڵێ بڕگۆ بابەتینە و بینۆمیانی ماڵەکانتان بەو هیوایی کە کۆی پرۆگرامی ئەمڕۆمان و ئەو بابەتانی کە بۆمان ئامادەکردوون بە دڵی هەموو لایەکتان بێت و سوودێک لە پرۆگرامەکە ببینن. خۆشەویستان لە پرۆگرامی ئەمڕۆژمانە لەسەر دوو بابەتی سەرەکی گفتوگۆ دەکەین. یەکێک لەو بابەتانەی کە ئەمڕۆ گفتوگۆی لەسەر دەکەین باز لە ئەرکی خێزان دەکەین لە پەروەردەکردنی منداڵە لە ئەگەری نەکردنەوەی خوێندنگاکاندا باز لەوە دەکەین کە ئەرکی خێزان لەم کاتەدا و لەم بارودۆخی ئێستادا چی دەبێت کە خوێندنگەکان ناکرێتەوە. بێگومان لە هەمیشە بازەوە کراوە کە لە پەروەردەکردنی منداڵە خێزان ئەرکی سەرەکی یاخود پشکی سەرەکی بەردەکەی لە پەروەردەکردنی منداڵە ئەو بەشەی کە دەمێنێتەوە یاخود بڵین بەشی دومی پەروەردەکردنەکەی لە ڕێگەی خوێندنگە و لە ڕێگەی خوێندنەوە دەبێت. بەڵام لەم بارودۆخی ئێستادا بەهۆی بوونی ڤایرۆسی کۆرۆناوە کە خوێندنگەکان نەکراوەتەوە یاخود کراوە بە ڕێگەی ئۆنلاین و لە ڕێگەی ئەلکترۆنیەوانە خوێندن دەکرێت و منداڵان یاخود خوێندکاران کاتێکی زیاتر لە ماڵەوە دەمێنەوە لەم کاتەدا کێ دەتوانێت ئەرکی ئەوە بگرێتە ئەستۆ کە ئەو بەشە یاخود ئەوەی کە لە خوێندنگە پەروەردەکراوە ئەرکەکەی بگرێتە ئەستۆ. بێگومان ئەرکەکەی ئەگەڕێتەوە بۆ دایک و باوک یاخود بۆ خێزانەکان واتە ئەرکی خێزانەکان لەم کاتەدا و لەم بارودۆخەدا قورستر دەبێت. کەواتە ئێمە لە پرۆگرامی ئەمڕۆیە ئەمانێ بازەوە بکەین ئەرکی خێزان بە شێوەیەکی گشتی و لەم بارودۆخەدا چی دەبێت لە پەروەردەکردنی منداڵاندا بە شێوەیەکی پەروەردەیەکی تەندروست چی بکەن بۆی کە منداڵەکانیان یاخود خوێندکارەکانیان پەروەردەیەکی تەندروستیان هەبێ. ئەمە تەوەرێکمانەوێت و دواتر گفتوگوی لەسەر دەکەین. یەکێکتر لەو تۆرانی کە ئەمڕۆ گفتوگوی لەسەر دەکەین باز لە ڕۆژی جیهانی بە ساڵاچوان دەکەین کە یەکی دەی هەموو ساڵێک دانراوە بە ڕۆژی جیهانی بە ساڵاچوان کە لەم ڕۆژەدا یاخود بڵێن لە یەکی دەدا لە تەواوی دنیادا چەندین چالاکی جۆراوجۆر بۆ ئەم بۆنەیە ساز دەکرێت و هەرێمی کوردستانیش بە دەرنەبووە لەو ئەنجامدانی چالاکیانە. بەڵام بۆ ئەم ساڵ بەهۆی بوونی ڤایرۆسی کۆرۆنا بەهۆی ئەم بارودۆخی کە ئێستا تێکەوتون چالاکی ئەنجام نادرێت. جگەلەوەی کە باز لە کار و چالاکیەکانی خانە یاخود ماڵی بە ساڵاچوان دەکەین بزانین کار و چالاکیەکانیان چیوە گرفتەکانیان چییە کە بێگومان ماڵی بە ساڵاچوان ئەو کەسانی کە ئێستا لەوێ بە ساڵاچوون و لەوێ ژیان دەگوزارێنن ڕۆژانێک بوون کە ئەو کەسانە شەونەخونیان بۆ منداڵەکانیان کردووە یاخود کۆششیان کردووە خزمەتی مناڵەکانیان کردووە ماندوو بوون هەوڵیان داوە بەڵام بەداخەوە ئێستا لە ماڵی بە ساڵاچوان ژیان دەگوزارێنن یاخود شەو ڕۆژ لەو شوێنە دەکەنەوە. ئێمە بە شێوەیەکی گشتی باز لەم ڕۆژە دەکەین باز لە ژیان و گوزەران و یاخود گرفتەکانی بە ساڵاچوان دەکەین بە شێوەیەکی گشتی و لە ماڵی بە ساڵاچوانیشدا بە تایبەتی بۆی کە لەسەر ئەم بابەتە بە شێوەیەکی گشتی گفتوگۆ بکەین. ئەوڕۆ بە خۆشحاڵیەوە میوانداری بەیان مەحموودمان کردووە کە بەڕێزیان توێژەری دەرونی لە ماڵی بە ساڵاچوان. بەیان خانسڵاو لێبێ و بەیانیت باش. بەیانی و باش سڵاو لە خۆشتان. زۆر سپاس بۆ ئامادەبوونت. بەیان خان هەر لەوە دەست پێ بکەین بزانین بارودۆخی ماڵی بە ساڵاچوان لە ئێستادا و لەم بارودۆخی ئێستادا کە ڤایرۆسی کۆرۆنا لە ناوای بارودۆخەکە چۆنە؟ سەرەتا بۆ باسکردن لەم بارودۆخەی ئێستا بەتەکید ئەم بارودۆخە نەوەک با بڵێن کاریگەری هەبوو بێ لەسەر هەر ماڵی بە ساڵاچوان هەروەکو ئەزانین کاریگەریەکە لەسەر هەموو سێکتەرەکانی ژیانی ئادەمیزادە و لە هەموو کوچەکانە لە هەموو وڵاتەکانە هەمووی ئەمە ئەم بارودۆخی کۆرۆنایە کاریگەری کردوتە سەری و ماڵی بە ساڵاچوانیش یەکێکە لەو فەرمانگانەی کە کاریگەری ئەم بارودۆخی بەسەرەوەیە ئەویش لەوەی کە لەوا خۆی ئەبینێتەوانێ کە ئەو توانایی ئەو توانە مادیەی کە جاران بۆ بەردەست ئەکرا بۆ بە ساڵاچوو لە ماڵی بە ساڵاچوانە ئێستا بە زەحمەت بەردەست دەکرێ. بارودۆخەکە وای کردووە زۆر لە چالاکیەکان کەمتر بێتەوە. بارودۆخەکە وای کردووە کە با بڵێن حکوومەتی هەرێم وەک فەرمانگەکانی تر نەتوانێت بە پێویست وەکو پێشتر لە باری قەیران و باری کۆرۆنا و ئەمانە کە بە شێوەیەکی زۆر باش ئەم شوێنانە ئەتوانرا ببرێ بەڕێوە. بەڵام ئێستا کاریگەری کۆرۆنا بەتەکید
تاکید دەوری خۆی هەیە. ڕێککاری و ڕێنمایە تەندروستیەکان لە ئێستا چۆن جێبەجێکرێت لە ماڵی بەساڵات چۆنە؟ ڕێکارەکانیش هەر وەک چۆن ڕێکارەکان لە شوێنەکانی تر جێبەجێ ئەکرێ ئەو زانیارێت تەندروستیانە کە ڕۆژانە لەلایەن توێژەرەوە لەلایەن بەڕێوەبەرەوە لەلایەن فەرمانبەرەکانەوە ڕێنمایی ئەیرێ بە ساڵاچوەکان لە بەکارهێنانی دەستکێش دەمامک ڕاگررتنی دەستشتنیان و خۆپاک ڕاگررتنیان طبعاً ئەوەی توانایی هەبێ خۆی طبعاً ئێمە چونکە بەشی پەکەوتەشمان هەیە کە ئەوان فەرمانبەر هەیە خزمەتی ئەوانەکە. هیچ توشبەیەکی ڤایرۆسی کۆرۆنا هەبووە تا ئێستا یاخود چەند توشبوتان هەبووە گەر هەبووە؟ لە چاو ئەوەی کە ماڵی بە ساڵاچوان طبعاً ئەو ڕێنمایانەیشی کە گرتومانەتە بەروەک و پاک و تەمیزی و دەستکێش و دەمامک و ئەمانە بە هەمان شێوە نەمان هێشتۆ لە کاتی کەرەنتینەکە و تا دوای کەرەنتینەکەش بۆ ماوەیەک کە بە ساڵاچوەکان طبعاً بە پێی یاساکە بۆیان هەیە بچنە دەرەوە ئەتوانێت بەیانی بچێتە دەرەوە تا کاتی سعات 4 و 5 دوای نیوەڕۆ بێتەوە. بەڵام لەو کاتە ئێمە لە کاتی کەرەنتینەکە طبعاً هەر وەکو شوێنەکانی کە و ماڵەکان خەڵک لە ماڵەکانیانە ئەمانەوە ئێمەش بە ساڵاچوەکان بەڕاستی نەمانە هێشتن بچنە دەرەوانێ لەبەر کۆرۆنا بۆی بەرکەوتە ڕوونەیە بە هیچ شێوەیەک هەتا تەنانەت دوای کۆرۆناش بە فترەیەک نەمان هێشتن هەر بۆی لەبەر ئەوەی کۆرۆنا هەموو ئەزانین و زانیاریمان هەیە ئەڵێ بە تایبەتی بۆ بە ساڵاچوو ئەگەر بیگرێ زەحمەتە تۆزێ بە قورسی سەردانکردنی شەر بە هەمان شێوە ڕاگیرا بوو سەردانکردنی کەسوکارەکانیشیان ڕاگیرا بوو ئەیانتوانی سەردانکردنەکە لە جیاتی سەردانکردن تەلەفۆنی پەیوەندی تەلەفۆنی ئەکرا بۆ پەیوەندیکردن بەو بە ساڵاچۆ و بۆ بە ئاگابوون لە هەواڵی و بزانن چۆنە باشە بەیان خان ماڵی بە ساڵاچوان لە ساڵی چەند دامەزراوە لە ساڵی چەند کراوەتەوە؟ ماڵی بە ساڵاچوان لە ساڵی 1994 طبعاً ئەو کاتە کەرتی تایبەت بوو لە 2005 خرایە سەر وەزارەتی کار بوو بە فەرمانگەیەکی حکومی. بەڵێ من بابەتێکم بەرچاو کۆت کە ئەوێت ماڵی بە ساڵاچوان لە ساڵی 1970 سەرەتا لە شاری سلێمانی دامەزراوە دواتر گوازراوەتەوە بۆ شاری هەولێر پاشان لە ساڵی 2004 جارێکی تێگەڕاوەتەوە سلێمانی و دەستی بەکارکردن کردوتەوە. بەڵێ من کە ئەمەی وتم مەبەستم دوای ڕاپەڕینە دوای ڕاپەڕین ئەمما بۆ ئەوەی بڵێ ماڵی بە ساڵاچوان پێش ڕاپەڕینیش و کاتی حکوومەتی ڕژێم ئەو کاتە هەر زۆر لە کۆنەوە دامەزراوە بەڵام ئەمی من باسی ئەەکەم لە دوای ڕاپەڕین کاتە دروستە لە ساڵی 1970 باشە بەیان خان ئەگەر کەسێک بهێنرێتە ئەوێ یا کەسێک خۆی بێوێت کەسەکان خۆیان نەتوانن بێنە ئەوێ یاخود ئەبێت کەسێک بێنێتەوە یا کەسوکارەکەی بێنێت خۆی بە دوو شێوە هاتن هەیە بۆ لای ئێمە یەک لە ڕێی بەڕێز بڕیاری حاکمەوە ئەتوانێت لە ڕێی مەرکەز شورتەوە و بڕیاری حاکمەوە یەکسەر مباشر کەسەکە ئەنێڕێ بۆ ئێمە ڕێگەیەکی کەش هەیە ئەتوانێ بێت خۆی بێت بەڵام لەو کاتە ئەبێ کەسێکی خۆی لەگەڵ بێ ئایا کوڕی بێ کچی بێ خزمی بێ یەکێک بیهێنێ باش ئەی ئەو کەسانەی کە جاری وای هەیە باسەکەڵە من کەسم نەماوە ئەوانە چۆن وەرەگیرێن ئەوانە هەر وەکو وتم ئەتوانی لە ڕێی دوواداچوونێکی بۆکرێت لە ڕێی حاکمەوە ئەتوانرێ یەکسەر پەیوەندی بە مەرکەز شورتەیەکەوە کە ئەڵێ من کەسم نییە کە حاکم تەوجیهی کرد با بڵێن کە ئاراستەی ئێمەی کرد ئیتر ئێمە یەکسەر وەرەگرین هیچ کێشەمان نابێت ئەوەی کە کەسی نییە جگەلەوەی کە ئەبێت کەسێکی لەگەڵابێ یاخود بڕیاری حاکمی پێبێ هیچ مەرج و پێوەرێکی ترتان هەیە بۆ کەسێکە بێتە ئەوێ بەڵێ یەک ئەبێ ئەو کەسە ڕەگەزنامەی عراقی هەبێ دوو تەمەنەکەش تەمەن بۆ نمونە بۆ پیاو ئەبێ 6 ساڵ تەمەنی بێ 6 بەرەو سەرەوە 6 بەرەو سەرەوە بۆ ئافرەتیش 55
تەمەنی 55 بێ و بەرەسەرەوە. بەڵێ ئەگەر هاوڵاتیەک نفوسی عێراق نەبێ خو بڵێ خەڵکی عێراق نەبێ بیەوێ بێتە لای ئێوە یا بێتە ماڵی بە ساڵات چۆن وەرەگیرێت لێکێک لە پێوەرەکانەوەت ئەبێ هاوڵاتی عێراقی بێت. بەڵێ طبعا ببوورە یەک شتی تکەش ئاماژە پێ بەم ئەو کەسەی کە یێتە ماڵی بە ساڵات چوان مەرجەکەشی ئەوەیە کە نەخۆشی گوازراوی لەگەڵ نەبێ ئەبێ فەحسی بۆ بکرێ ئەو کاتە وەرەگیرێ بەنسبەت ئەوەی کە با بڵێن یەکێ ئەگەر هات و ڕەگەزنامەی عراقی پێ نەبوو هەنی حاڵەتی با بڵێن کتوپڕی هەیە هەنی حاڵەتی کتوپڕی هەیە لەوانەیە لە ڕێگەی حاکمەوە لەوانەیە زۆر کتوپڕی بێ لە ڕێگەی بڕیارێکی مەسەلەن بەڕێز وەزیرەوە یا بڕیاری بەڕێوەبەری گشتیەوە حاڵەتێکی تایبەت بێ بڵێ با لەوێ بێ هەتا کێشەکەی چارەسەرە بێ بەڵێ ئەو کاتە ئێمە یعنی لەو کاتە دەست بەڕووی ئەو کەسەوە نانرێ ینی هەرە بێت بەڵێ ناکرێت لەسەر جا دەبێت. بەڵێ بەیان خان ئەو ستافەی کە لەوێ ڕۆژانە کارەکەن ستافەکە بڵێ گونجاوە لەگەڵ ژماری ئەو بە ساڵاتوانەی کە لەوەیە هەن یاخود کەمترە لە ڕاستی ئەتوانە ڕۆژانە کار و کێشەمان هەیە کێشتان بەڕاستی کێشەی فەرمانبەرمان هەیە بە تایبەتی فەرمانبەرانی کارگوزار ڕاستی ئێمە کارگوزار زۆر زۆر دەورێکی باشیان هەیە لە خزمەتکردنی بە ساڵاتچوەکان بەڵێ لە ڕووی پاکردنەوەیان لە ڕووی خزمەتکردنیان هەروەکو ئەزانن طبعاً ئێمە تا ئێستا یەکدوانێکیشمان تەقاعد بووە لە جێی تەقاعدەکان نییە دامەزرێتەوە گرێبەستیش هەروەکو خۆتان نەزانن زۆر زۆر دەگمەنە بەڕاستی کێشەی فەرمانبەرمان هەیە. ئەو فەرمانبەرانی لە یاخۆ بڵێم ئەگەر بە تایبەت کارگوزارەکان کە لەوێن خەڵکی بڵێ کوردن خەڵکی کوردستانن یاخود کەسانی بیانی شەتوانن بێت لەوێ کارکەن حالیەن کەسانی کارگوزارەکان هەمووی کوردن لە ڕووی بودجەوە یاخود لە ڕووی لایانی داراییەوانە هیچ گرفتێکتان هەیە یاخود بودجەی سەربەخۆی تایبەت بە خۆتانتان هەیە تایبەت بێ بە ماڵی بە ساڵاتچوان تایبەت بە هیچ شێوەیەک ئێمە لە ڕێی بەڕێوەبەرەتی چاودێری کۆمەڵایەتیەوە هەچ پێداویستیەکمان هەبێ بەڕێی نووسراو لە ڕێی نووسراوەوە داوای ئەەکەین ئەوان بۆمان دابینەکەن بەڵام ئایا بودجەیەک هەبێ لە ژێر دەستی ماڵی بە ساڵاتچوانەوە بێوێ لە کاتێکی هەنووکەییدا بێوێ یەکسەر کێشەکە حەلکا و دابینێکە ئەوە نییە کاتە بێ ئێوە بە لە ڕێگەی کتابوانێک لە ڕێی نووسراوەوە بەرزێتەوە بۆ بەڕێوەبەرەتی چاودێری کۆمەڵایەتی وەڵامەکەی گەڕێتەوە بەڵێ لە ڕووی بیناوە هیچ گرفتێکتان هەیە یاخود کێشەتان نییە بیناکە گونجاوە یاخود نا لە ڕووی بیناوە کێشەمان هەیە کاتی خۆی ئەم بینایی کە دروست کرابوو بۆ ماڵی بە ساڵاتچوان بەڕاستی بەس تەنها بۆ ماڵی بە ساڵاتچوان کرابوو بەڵێ بەڵام ئێستا ماڵی بە ساڵاتچوان لە بەشێکی دراوە بە ماڵی بە ساڵاتچوان بەڵێ لەبەر ئەوە بۆ لەمەودووە لە داهاتووە نووسراومان زۆر کردووە کە جێگەکەمان زۆر زۆر بەڕاستی تەنگە بەڵێ جێگەمان تەنگە جاری وا هەبووە یعنی وتومانە ئیتر ناتوانین بە ساڵاتچووی تر وەربگرین بەڵام ئێستا لەوان کە چارەسەری ئەو کێشەیە بکەن شوێنەکەمان بۆ فراوان کرد. بەڵێ باشە بەیان خان توێژەرانی کۆمەڵات یاخود توێژەرانی دەرونی کە بەڕێستانێکێکن لە توێژەرە دەرونیەکان ئەوان ڕۆڵیان چییە لە ناو ماڵی بە ساڵاتچوانە؟ ئێمە وەک توێژەر کە لە ماڵی بە ساڵاتچوانە کار دەکەین ئێمە پەیوەندیەکی مباشرمان هەیە ڕاستەوخۆ لەگەڵ بە ساڵاتچوەکانە ڕۆژانە کە یین سەردانیان ئەەکەین ڕۆژانە ڕێنماییان ئەەکەین ڕۆژانە هەر کێشەیەک هەبێ بە هەنووکەیی ئەو کێشەیە ئەبێ چارەسەر کرێ ئێمە با بڵێین بازنەیەکی پەیوەندین لە نێوان بە ساڵاتچوو لە نێوان خێزانی بە ساڵاتچوان کەواتە ئێوە پەیوەندی بە خێزانەکانی شانەوەکەن بۆی کە دانە بڕێن لە ئەوە کارێکی سەرەکیمانە
تا چەند کەسوکاری ئەو کەسانی کە لەوێن یاخود بە ساڵاتچوەکان هاتوچۆیان ئەکەن یاخود سەردانیان ئەکەن یاخود پەیوەندی لە نێوانیانە هەیە زۆر جار ئەو کەسانەی کە لەوێن گلی ئەوەکەن کە مناڵەکانیان یاخود کەسوکارەکانیان لیان ناپرسن یاخود سەردانیان نەکەن ئەمە تا چەند بێتاقەتیانەکان بەڕێستان وەکو توێژەرێکی دەرونی لە نزیکەوە ئاگاداری بارودۆخیەوەن لە ڕاستیە خۆی ئەوە کێشەیەکی زۆر بەڕاستی قورس و ناخۆشە بۆ ئەوان لەبەر ئەوەی تایەتی من ناڵێم هەر هەمووی بەڵام زۆری کەس و کار بەو شێوەیە لی ناپرسێتەوە هەرچەندە ئێمە زۆر جار ڕقمی تەلەفۆنەکەمان مەسەلەن یەکسەر پیان ئەڵێن ئەمە ڕقمی تەلەفۆنەکەیە ئەگەر نەشت توانی بیت پەیوەندی بکە ئێمە ئەگەر بە ساڵاتچوەکە کەسێکی ئاسایی بێ بانگی ئەەکەین قسە لەگەڵ کەسوکارەکەیە بکە زۆر جار لە ڕووی سەردانیکردنەوە کەم و کورتی هەیە زۆر بێتاقەتە بن بەو خاڵە یعنی کە سەردانی کەم ئەکرێن یاخود سەردانی زۆر بەدەگمەن سەردانی ئەکرێن کە لیان ناپرسرێتەوە ئەمە بارێکی دەرونی زۆر سەخت ئێوە توانی وتانە ژمارە تەلەفۆنیان ژمارە مۆبایلی کەسوکارەکانیان وەرگرن یاخود لە چ ڕێگەیەکە وەرێگرن ئەگەر خۆیان سەردانی ئەوێنەکەن زۆر جار تەنانەت بۆەوەی کار ئاسانی بکەین تەنانەت ژمارەی مۆبایلی خۆشمان ناوە بە کەسوکارەکانیان بۆ ئەوەی لە هەموو کاتێ پەیوەندیەکە هەر هەبێ لە خزمەتی بە ساڵاتچوە بێ چەندەها جاری وا هەبووە لە ماڵەوە بووین شەو بووە تەلەفۆنیان کردووە بارودۆخی فلان چۆنە احتیادی جوابمان ناوەتەوە و پێشمان خۆش بووە کە هەواڵیان پرسیون بە هەموو شێوەیەک ئێمە ئامادەین بەس ئەوان سەردانی بکەن ئەوان دانەبڕێن بە ساڵاتچوە چکە بەڕاستی هەیە تایەتی کە تەلەفۆنی بۆ ئەەکەی تەنانەت خۆمان کە تەلەفۆنی بۆ ئەەکەین ژمارە تەلەفۆنەکەی ئەڵێ بەردەست نییە یا دای ئەخاتەوە دوایش تەلەفۆن ناکاتەوە یعنی زۆر جار زۆر بە زەحمەت تا کەسوکارەکانیمان ئەو کەسانەی کە بڵێ کەسوکارەکانیان کە ئەو کەسیان یاخود باوکیان یا دایکیان کە هێن ئەوێ هیچ پەیوەندیەکی تر لە نێوانیاندا ئەمێنێ یاخود ئێوە واتان کردووە کە پەیوەندەکە وەکو خۆی بمێنێتەوانێ یاخود سەردانکردن هەر بمێنێ بە ڕێگەی تەلەفۆن بێ یاخود بە ڕێگەی سەردانکردن بێت دروستە؟ ئێمە بە تەکید ئێمە دەوری ئێمە لەوایە کە چۆن ئەو پەیوەندیە دروستکەین چۆن ئەو پەیوەندیە دروستکەین ئەو پەیوەندیە زیندوو بکەینەوە لە نێوان بە ساڵاتچوو خێزانەکەی بەڵێ لەبەر ئەوە هەر وەکو وتم ئێمە زۆر جار تەنانەت زۆر بە ڕوویەک و زمانێکی شیرینەوە قسەیان لەگەڵا ئەەکەین کە خۆشمان ئێمەش ئەگەینە ئەو تەمەنە باش کاتێککە کەسێک بڵێ کەسوکارەکەی هێنیان بڵێ دایکی بیا باوکی هێنێتێ ئێوە لە هۆکاری هێنانی ئەم کەسە ئەپرسن بۆچی ئەیهێنن بۆ ئەوێ هیچ هۆکارێکی دیاریکراو هەیە کە ئێوە وەری نەگرن بڵێ ئێوە خۆتان بۆن منەلایانی مادیتان زۆر باشە بۆچی ئەم دایکە ئەم باوکە ئەهێنە ئێرە بە دوای هۆکارەکان بە تایبەتی لەم بارودۆخەی ئێستایە لە بارودۆخی قەیران لە بارودۆخی ئەم دواکەوتنی موچە و ئەم کۆرۆنا و ئەمانە زیاتر بارە ئابوووریەکەی کە ئەیان هێنن ئەڵێ ئێمە توانای خزمەتکردنیمان نییە لە ڕووی مادیەوە لە ڕووی مادیەکەی زۆر جار ئەڵێ ئێمە بۆ نمونە لە خانوویەکان کرێچین سێ چوار مناڵم هەیە هاوسەرەکەم ئەو هینەی دەست ناکەوێ باری ئابووریمان زۆر سەختە خۆم ئافرەتی ماڵەوەم ئەسبابە مادیەکان زۆرن کە ئەیهێننەوە مادی هۆکاری سەرەکیە بۆ هێنانی کاتی واش هەیە سەبەبە سەرەکیەکە ئەڵێ ئەمە مناڵەکانی هەمووی لە دەرەوەی وڵاتن کەسی نییە لە لای بێت بێ کەس ماوەتەوە باشە بەیان خان هیچ تیمێکی پزیشکی یاخود هیچ پزیشکێکی پسپۆر هەیە لە ماڵی بە ساڵاتچوان کە ڕۆژانە لە نزیکەوە چاودێری ئەو کەسانە بکات یاخود پشکنینیان بۆ بکات بە تەکید بنکەی تەندروستیمان هەیە لە مۆمەڕێزەتەوێ لە یاریدەدەری پزیشکیتەوێ
هەفتەی سەردانێک یا 2 سەردان دکتۆریەت هەفتەی جارێک بۆ دوان بەڵێ دکتۆریەت و زۆر جاریش دکتۆرە بەڕێزەکان هەندێکیان سەردان ئەکەن وەکو خۆبەخشێک سەیرەکەن بزانن کێ عیلاجی ئەوێ پشکنینی بۆ ئەکەن پێویست بە پشتنیش بکە زۆر دکتۆر بەڕاستی من سوپاسی ئەو دکتۆرانە ئەەکەم کە هاوکاریەکی زۆری بە ساڵات جوانیان کردووە بەبێ بەرامبەر خۆبەخشان پێویستی بە نشتەرگەری چاو بووە بەبێ بەرامبەر کارمەندەکانی خۆشمان زۆر دەورێکی یاریدەدەری پزیشکیەکان زۆر دەورێکی باشیان هەیە لە گەیاندنی داواکاری ئەم بە ساڵات جوانە بۆ خزمەتگوزاری تەندروستی بەڵێ ئەو کەسانی کە نەخۆشی ڕەنگە زۆریان بێت یاخود کەمیان بێ نەخۆشی درێژخانیان لەگەڵا بێت کەوانە بێگومان وا پێویستەکە کە کەسێک بەردەوام چاودێریان بکات ئەم کەسانە یاخود ئەو دەرمانە ئەو چارەسەرانی کە پێویستەکە کێ بۆیان دابینەکات یان کێ ئاگاداری ئەویانە کە چارەسەرەکانیان بە شێوەیەکی گونجاو بەکاربێنن هەروەکو وتم بنکەیەکی تەندروستیمان هەیە ڕۆژانە دەوامی تیا ئەکرێت هەر ڕۆژە بە پێی خشتەی دەوام ڕۆژانە ئامادەن هەموو ڕۆژێیان سەردانەکەن طبعاً کە وتێ بە ساڵاچوو یعنی هەنێ نەخۆشی درێژخایەن وەکو پستانی خوێن وەکو شەکرە هەموو ڕۆژێ ئەمانەیان بۆ پشکنین ئەکرێت برینێ شتێک بێ هەر شێوەیەک بێ لەم بابەتە چارەسەریان بۆ ئەکرێ تا ڕادەیەک بنکەکەمان بەشێک لە چارەسەری تایە بەڵام ناتوانم بڵێم هەموو چارەسەرێک توانای ئەو هەموو چارەسەر یعنی چارەسەری دەربانی تیابێت ئەوەی پێویست بێ لەوێ بۆیانەکەن ئەوەی پێویست بە نەخۆشخانە بکە ئەبێ یەکسەر ئێمە پەیوەندی بە کەسوکاریەوەکەین پەیوەندی بە ئەمبولانسەوەکەین ئیسعاف یەکسەر حازرە بێ و ئامادە ئەبێ یەکسەر بێ بگوێزرێتەوە بۆ خەستەخانە ئەوەی وەک ئیسعافاتی ئەوەلی وەک چارەسەری سەرەتایی لای ئێمە ئەکرێ ڕۆژانە پشکنین ئەکرێ بەڵام ئەوەی کە پێویستی نەخۆشخانە بکە یاخود با بڵین چارەسەرێکی قورسی بوێ یەکسەر بێ بگوێزرێتەوە بۆ نەخۆش بۆ ئەو کەسانەی کە پەکەوتن ئەوان چۆن ژیانە گوزەرن یاخود چاودێریکردنەکان بۆ ئەوان تا چەند قورسە پەکەوتەکان بەشی پەکەوتەشمان هەیە بەتەکید طبعاً ئەم پەکەوتانە ئەوانن کە بەردەوام لە جێگایان ناتوانن هەڵسو کەوتی خۆیان بە تەواوەتی بکەن ناتوانن خۆیان پاکەنەوە ئەوە هەمووی کارمەندمان هەیە بەیانیان سەرەتا نان خواردنیان دەست پێ ئەکا پاکردنەوەیان دەست پێ ئەکا بەردەوام ئاگاداریانن شتێکیان بوێ بەردەوام کارمەند لەوێ و ئاگاداریانە بەڵێ باشە بەیان خان شتێکی تر ئەو کارمەندانە یاخود ئەو کەسانە هەر لە کارگوزارەوە بگرە هەتا بەڕێوبەرەکەی کە لەو شوێنەیە کارەکەن جگە لە لایەنی مادیەکە هیچ پشگیریەکی معنەوی ئەکرێن لە ڕێگەی ئەگەر حکومەتەوە بێ یاخود دەستگاکانی ڕاگەیاندن یاخود ڕێکخراوەکانەوە بێ هیچ پشگیریەکی معنەوی ئەکرێن ئێوە لە ڕاستیە زۆر کەم زۆر کەم ئەگەر بڵێم زۆر کەم بەڕاستی ئەوەی ئەو ستافەی کە لە ماڵی بە ساڵات چوان ئیشەکە لە کارگوزارێکەوە بیگرە هەتا بەڕێوەبەرەکە هەموو ماندووی هەموو ماندووی ناتوانم بڵێم یەک فەرمانبەر هەبێ کە ماندوو نەبێت هەموو ماندووی لە هەروەکوتم لە بەڕێوەبەر لە توێژەر لە کارمەندەکانی کە لە ستافی ئیدارە هەمووی ماندووە بەهۆی ئەو ماندووبوونەشەوەیە کە ئەو کەسانەی کە لەوێن زۆر لە بەڕێستان و یاخود لە تەواوی ستافەکە ڕازین بەیان خان جگە لە لانی مادێکەوانی کە باسمان کرد لە ڕووی بیناوە چ گرفتێکی ترتان هەیە وەکو ماڵی بە ساڵات چۆن گرفتەکان خۆی ئەگەر گرفتەکان باسکەی طبعاً هەمووی ئەگەڕێتەوە بۆ نەبوونی دارایی لایەنە مادیەکە بەڵام لایەنی کارمەندیش زۆر گرنگە کەم بۆتەوە کارمەندەکانمان بەڕاستی ڕاستە ئێستا چەند کارمەندێکمان بۆ گیراوە لەسەر سندوقی هاوکاری
خێرخوازان بەڵێ لەسەر ئەوە چەند کارمەندێکمان بۆ گیراوە بەڵام هێشتا هەر پێویستیمان هێشتا کارمەندتان هەیە کە بەخۆ بەخش کار بکات ئێستا حالیەن بەڵێ بەڵام بەهۆی کۆرۆناوە یان پێشتریش هەروابووە بەڵام کە ئێستانیمانە بەڵام زۆر جار تەلەبەی جامیعە بەڵێ زانکۆ هاتووە و توێتی حەزەکەم خزمەتی ئێرە بکەم بۆ چەند هەفتەیەک بۆ چەند مانگێک بەڵێ یا ڕێکخراو بوون بە پێی کاتی خۆی بە پێی مەجار ڕێکخراو بوون یاخود کەسێک بۆ هەر خۆی شخصی خۆی هاتووە و توێتی حەزەکەم خزمەتی ئەم پیرانە بکەم ئایا ڕێگامەیان طبعاً ئەمە ئێمەش بە شێوەیەکی با بڵێن یاسایی فۆرمێکی بۆ پڕەکەی نەوانێ بە پێی خشتەی هینەکەی سەردانەکانی بۆ دیاری ئەەکەین هیچ مەرجێکتان هەیە بۆ ئەو کەسانی کە گەر بیانێ بێنە ئەوێ کار بکەن بە شێوەیەکی خۆبەخش بێت مەرج و پێوەرتان هەیە بۆ ئەو مەرجەکان ئەبێ لە ڕێنماییەکانی ئێمە دەرنەچن لە ڕێنماییەکان ئایا ئەو کەیەتە ئەوێ پێویستە لەسەری چی بکە ئەی پێویستە لەسەری چی نەکات ئەمە بەپی ڕێنماییەکان هەموو ڕێنماییەکان ڕوون ئەەکەینەوە بۆیان کە تۆ ئەتوانی بەم شێوەیە کار بکەی بۆ ئەوەی کاردانەوەیەکی بە شێوەیەک ڕوونەیەتەوانێ کە خۆشی زەرمەند بێ و ماڵی بە ساڵات جوانیش زەرمەند بێ لەبەرەوەی هەر کەسێ چۆ شوێنێک ئیش بکە ئەبێ ڕێنماییەکی بیرێتێ کە ئیشەکە چۆنە کە چۆن کار بکە کە چۆن ئەتوانێت دەوام بکە دروستە بەو شێوەیە باشە بەیان خان لە پێش ڤایرۆسی کۆرۆنا ڕەنگە چالاکی جۆرا و جۆر بۆ کەسان یاخود بە ساڵاچوان لەوێ ئەنجام درابێت بەڵام بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە چالاکی ئەنجام نەدراوە ئەو چالاکیانی کە لە ڕابردووە ئەکرا ئایا هیچ گەشتێکیان پێکرا یاخود چالاکیەکان چی بوو کە بۆ ئەوان ئەنجامەدرا بەڵێ طبعا ئەو چالاکیانەی کە بۆ بە ساڵاچوەکان ئەنجام ئەیرێت یەک گەشت و سەیران ئەوە لە بەرنامەی سەرەکی ماڵەکایە هەر گەشت و سەیرانەکەش نییە هەر بۆنەیەک هەر بۆنەیەکی ئایا ئاینی بێ ئایا غەیری ئاینی بێ ئێمە ئامادەسازی بۆ ئەەکەین لەبەر ئەوە زۆربەی چالاکیەکان یاخۆت ئەبرێنە دەرەوە بۆ سەردانی مەتحەف ئەبرێنە دەرەوە بۆ سەردانی هەنێ شوێنی تر بەڵام ئێستا لەم بارودۆخەی کۆرۆنایە ئەوانە نەماوە دەستەکانە خۆشە بەیان خانۆکو دواپرسیار بۆ بەڕێزت بەڕێستانەوەکوی کە توێژەری دەرونێ پێم خۆشە باسێک لەوە بکەی کە پێویستە چۆن مامەڵە لەگەڵ کەسانی بە ساڵاچواندا بکرێت بە شێوەیەکی گشتی بۆ ئەو کەسانش ئەو بە ساڵاچوانەی کە لە ماڵان یاخود لە لای خێزانەکانیانن پێویستە خێزانەکان یاخود کوڕەکانیان نەوەکانیان چۆن مامەڵێکی گونجاو لەگەڵ کەسانی بە ساڵاچوان بکەن بەڵێ من بەڕاستی حەز ئەەکەم ئەوە ڕاگەیەنم کە هەموو کەس ئەگەر ماین ئەگەینە ئەو تەمەنە ئەو تەمەنە تۆزێ هەستیارە لەبەر ئەوە تکام وایە خۆشمان ئەگەینە ئەو تەمەنە تکام وایە مامەڵەکردنی مناڵ لەگەڵ دایک و باوکە کە ئەگەنە ئەو تەمەنە وا مامەڵە بکەن کە خۆشیان لەو تەمەنان خۆشیان ئەگەنە ئەو تەمەنە لەبەر ئەوە هیوادارم گرنگیان پێ بدەن نەک پەراوێزیانکەن دەستەکانە زۆر یعنی ئەوە پەیامی منە زۆر سپاس بەیان خان سپاس مادومان کردی سپاس بۆ سەرجەم لەوتەوە لە ڕێنمایەکانت زۆر سپاس بۆ بەیان محمود کە بەڕێزیان توێژەری دەرونین لە ماڵی بە ساڵاچوان سپاس بۆی کە لەم بەشەی پرۆگرام لەگەڵمان ئامادە بووین بەڵێ خۆشەویستان لە شاری سلێمانی دوو گەنج کتێبخانەیەکی گەڕۆکیان دروست کردووە کە دەتوانێت لە ڕێگەی کتێبخانەی و خزمەتێکی زۆر بە خوێنەر بکەن و بە شێوەیەکی گشتیش بە کۆمەلگای کوردی بکەن هاوکارمان ئەحمەد ئیسماعیل فیچەرێکی لەم بارەیەوە بۆ ئامادەکردین فەرمون پێکەوە بابینەری بین کتێبخانەکە بچووکە بەڵام ئامانجی بیرۆکەکە گەورەیە.
تەمەنم 18 ساڵە و لەگەڵ چرا خان تۆفیق کە هاوڕێی قوتابخانەین ماوەی نزیکی 2 ساڵێک لە ناسین ئەم ساڵ کۆتا ساڵی خوێندنمان بوو لە پۆلی 12 خوێندکاری پۆلی 12 بووین ئەم ساڵ تەواومان کرد و بێکەوە بڕیارماندا دەست بە ئیشێ بکەین پێشەوە ئێمە من و چراخان خوێنەر بووین و بۆیە بڕیارماندا ئیشی کتێبفرۆشیمان هەڵبژار. دوو خوێندکاری دەرچووی پۆلی 12 ئامادەین. بەم بیرۆکە دەیانەوێت بژێوی ژیان دابین بکەن. لە ڕێگەی کتێبخانەیەکی گەڕۆکەوە کتێب دەفرۆشن. بیرۆکێکمان بۆ هاو کە کتێبفرۆشێکی جوڵۆ دروستکەین و ئازاری خەڵک بات و پێویست کات بۆ هەموو شوێنێکیشی بگوازینەوە گەڕۆکێدا. ماوەی نزیکی 13 ڕۆژەم کتێبخانەیەمان داناوە توان بڵێم 6 تا 7 ڕۆژی لەسەرێکیشمان نەفرۆشتووە و بێگومان فرۆشێکی کەممان هەیە ڕۆژانە و حتا لەم ماوەی پێشوشە بە تەما بووین واز بێنین بەڵام دووبارە بۆی چەند هۆکارێکەوە دەستمان پێ کردەوە. ئەم دوو گەنجە دەیانێت بەم ڕێبوار و خانەخوێنە بڵێن دەمانەوێت لە پایتەختی ڕۆشنبیریەوە پەرەی زیاتر بە ڕۆشنفکری و بە کەلتورکردنی خوێندنەوەی کتێب لای گەنجان زیاتر بکەین. ئەحمەد ئیسماعیل گەلی کوردستان سلێمان. بەڵێ خۆشویستان ئێستاش ڕاستەوخۆ ئەچینە لای پەیامنێرمان فەرحان حەمەخان کە بەشێکی ڕاستەوخۆ لە هەڵەبجۆ لەگەڵمانە بۆمان دەدوێت لەسەر کەمپینێک بۆ چارەسەرکردنی نەخۆشیەکانی نەخۆشی دارگوێز لە هەورامان کە بێگومان ماوەی چەند ساڵێکە دارگوێزەکانی هەورامان تووشی نەخۆشی بوون لەو بارەیە بۆمانە دێت و میوانی هەیە. فەرحان سڵاو لێ بێ و بەیانیت باش فەرم و مایک لای تۆیە. بەڵێ چن و سلااو لە تۆ لە تەواوی بینەرانی گەلی کوردستان پێشەوەی بڕۆمە سەر بابەتەکەم لە زانیاریەکانی تایبەت بە ڤایرۆسی کۆرۆناوە دەست پێ دەکەم لە ماوەی دوو ڕۆژی ڕابردوودا ئامارەکانی گیان لە دەستدانی ڤایرۆسی کۆرۆنا لە پارێزگای هەڵەبجە بەرز بوونەوە و هەڵکشانیان بە خۆیانەوە بینیت لە ئێستادا 37 کەس لە هەڵەبجە گیانیان لە دەستداوە و 82 کەس لە ژێر چاودێری پزیشکیدان و دوێنێش 32 کەسی دیکە تۆمارکراون وەک ئەڵگرانی ڤایرۆسی کۆرۆنا. ئەمە لە کاتێکدایە کە ڕۆژ بە ڕۆژ ئامارەکان بەرز بوونەوە بە خۆیانەوە دەبین و تیمەکانی کۆرۆنا ئاماژە بەوە دەدەن ئەوان ئەو بڕەبوجەیە کە داوایان لە حکوومەت کردبوو بۆ ئەوە بوو کە لە ماوەی ڕابردوودا تا با بڵێن بە جۆرێک لە جۆرەکان نەخۆشیەکە جۆرێک لە کۆنتترۆڵی پێوە دیار و بەڵام لە ئێستادا ئامارەکان ڕۆژ بە ڕوو لە هەڵکشانەکەن ئەمە وای کردووە وەکو پێویست نەتوانن مامەڵە لەگەڵ ڤایرۆسەکە بکەن و نەتوانن هەموو ئەو کەسانەی کە ئەڵگری ڤایرۆسەکەن لە نەخۆشخانەکانی هەڵەبجە جێگیان بکەنەوە پێی بڕیارێکی بەڕێوەبەراتی گشتی تەندروستی هەڵەبجەش لە ئێستادا و نەخۆشانی کە لە دەرەوەی پارێزگای هەڵەبجە واتە لە قەزاکانی دەوروبەری پارێزگای هەڵەبجەوە لە پارێزگاکانی هەولێر و سلێمانیەوە کە چەند نەخۆشێک لەناو دەیانهێنان بۆ هەڵەبجە و لە هەڵەبجە داخلیان دەکردن ئەو نەخۆشانە وەرناگیرێن بۆی ئەوەی کە شوێن لە نەخۆشخانەکانی هەڵەبجە نەماوە بۆ نەخۆشانی کە هەڵگری ڤایرۆسەکەن لە هەڵەبجە. ئەمڕۆ قسە لەسەر تەوەری نەخۆشیەکانی دارگوێز دەکەین. دیارە لە پارێزگای هەڵەبجە بەتایبەت لە ناوچەکانی هەوراماندا دارگوێز یەکێکە لەو دیارانەی کە ناوچەکەی پێدەناسێتەوە ساڵانە ڕووبەرێکی با بڵێن بەرهەمێکی زۆری گوێز لە ناوچەکانی هەورامان ناکۆ دەکرێتەوە. بەڵام ماوەی چەند ساڵێکە جۆرێک لە نەخۆشی لە ناو دارگوێزەکاندا دروست بووە وای کردووە کە وەکو پێویست بەرهەمەکە نەدایە خۆت چەندین دارگوێز وشک بوون و لە ئێستادا بەڕێوەبەراتی گشتی کشتتوکاڵی هەڵەبجە لە ڕێگەی خولێکی تایبەتەوە کە خولەکە بە شێوەی تیۆری پراکتیکی بەڕێوە دەچێت خولێکی بۆ جوتیاران کردووەتەوە. من بۆ وەرگرتنی زانیاری زیاتر لەسەر خولەکە و تەفاسیلی بابەتەکە چمە لای شەریف مەحموود سەرپەرشتیاری هەڵمەتەکە. کاک شەریف ئەگەر پێمان بڵێیت ئەم خولە بۆ کێکراوەتەوە دەستپێک بیرۆکەی کردنەوەی خولێکی لەم جۆرە چۆن؟ بەڵێ سڵاوتان لێبێ. لە ڕاستیە ئێمە دوای ئەوەی لە ساڵانی پێشوە 2 ساڵ پێش ێستا هەڵمەتێکمان ئەنجامدا بۆم نەخۆشی دارگوێزانە کە نەخۆشیەکی بەکتریە لە مەتیقەیە بڵاو بۆتەوە لە هەمان کاتا لەگەڵ نەخۆشیەکی کەڕووی ئێمە ساڵانی پێشوە عملیەکمان ئەنجامدا و هەڵمەتێکمان ئەنجامدا بەڵام کەمترین کەس هات بەدەمانەوە. بۆ ئەم ساڵ لە دوای ئەوەی کە داواکارێکمان بەرز کردەوە بۆ وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکان یا و موافقی لەسەر کرا توانیمان 2 جۆر
زۆر قڕکەری دیاریکرا و تایبەت بە ئەم نەخۆشیانە دابین بکەین وە لە ئێستا لە ڕێگەی دوو تیمەوە ئەم دوو تیمە سێ سەرپەرشتیارمان هەیە کە ڕاستەوخۆ بە شێوەیەکی نەزەری بۆیان باسەکرێت کە چۆن نەخۆشیەکە چارەسەر بکەن نەخۆشیەکە چ جۆرێکە لە شوێنێکا سەرەڵا و چۆن عملیەکە دەست پێ بکرێ هەر بە شێوەی هەم بە شێوەی ڤیدۆ یاومانە پێیان و لە هەمان کاتان بە شێوەی عملی لەگەڵ باخەوانەکان سەردانی باخەکان نەکرێ نەخۆشینەکەی بۆ دیارەکری ئاسی نەخۆشیەکەی پێوترێ و دەرمانی پێویستی پێدرێ و تەنانەت دارێکیش کە لەگەڵ باخەوانەکە عیلاجەکرێ بۆی باخەوانەکە بتوانێت هەمان عملیە لە دارەکانی جێ بکاتەوە و جێبەجێ بکات بۆی ئەنجامێکی باش و نەتیجەیەکی باش لە ناوچەی وەرامانە بەدەستبێنین بۆ کۆنتڕۆلکردنی ئەم نەخۆشیە. ئەم نەخۆشیە چییە و کاتێک کە یا لە دارەکان چیلەکان نیشانەکانی نەخۆشکەوتنی دارگوێزەکە چی؟ بەڵێ ئەمە نەخۆشیەکی بەکتریە لە هەمان کاتا و زایدەن فتری نەخۆشیە بەکتریەکە پێوترێ بلیدین کان کرد و نەخۆشیە فترەکە سەودای ساق لا ڕەشەی پێوترێ ئەم دوو جۆرە نەخۆشیە لە ئێستا لە منتیقەیە بە تەواتی تەشەنەی کردووە نەخۆشیەکی بەتیئە خاوە لە بەڵام لە هەمان کاتا کوژە دەبێتە هۆی مردنی دارەکە بە زۆری نەخۆشیە بەکتریەکە لە بەرزی مەترێک لە خاکەوە تاوەکو بەرزی مەترێک دەرەچێت کۆنتڕۆلکردنی لەبەرەوەی نەخۆشیەکی شاراوەیە تاوەکو نەگاتە خۆناغی سێم ناتوانرێت نەخۆشیەکە ببینرێ لای فەلاحەوە بووە چونکە لە بینی توێکڵ و ساقا دەرەچێت ڕاستەوە خۆ نەخۆشیەکە سەرەتا بە شێوەی زەرداوێک دەرەچێت دوجار زەرداوەکە کە بەقوتە بێ نەخۆشیەکە چێتە خۆناغی سێمە بێ بە ڕەشاو پاشان ئەو ڕەشاوە لە دارەکەەوە یەتە دەرەوە ئەو جاافجووتیا دەستی پێەکە بەڵام ئێمە ئەم ساڵ توانیمانە لە ڕێگەی ئەو خلانەوە جوتیار ئاشنا بکەین بەوە کە بتوانێت مانگانە دوو مانگ جارێ فاسی دارەکانی بکات بۆ ئەوەی بزانێ بە چ ڕێگەیەک فاسی بکەوە چۆنێتیش چۆنی فاسی بکە بۆی بتوانێت بزانێ لە کاتێکا لە قۆناغی یەکەما بۆ چونکە لە قۆناغی یەکەمە هەم چارەسەری ئاسانە و هەم دارەکەی لە مەترسی وشکبوون و لە ناوچوونە پارێزرێ چونکە گەشتە قۆناغی سێم دارەکە بەشێکی بەرەمەکەی بەتەواوەتی لە ناوەچێ و لەگەڵەوەشە ئەگەر تا ڕادێک بەخۆت بوو بێتەوەی مردنی دارەکە چۆنەڵی قۆناغی سێم قۆناغیەکە کە مردنی دارەکە زیاتر مسۆگەرەکە لەوەی چارەسەر بێ. کاک شەریف دیارە ساڵانی ڕابردوو ئەمە بەدووادا چونمان کردووە چوونەتە ناو باخەکان بینیومانە بەشێک لە جووتیاران دەڵێن باڵێن ئەم نەخۆشیە لە ڕێگەی ئاوەوە هاتووە واتە باڵێن سەرچاوی ئاوی ئەوان بەشێکی لە ئێرانەوە یەتە ناو تەوێڵە زیاتر پێیان وایە لە ڕێگەی ئاوە بڵاوبووەتەوە و لە درەختێکەوە گوازێتەوە بۆ درەختێکی تر ئەمە چۆن بڵێ تەبیعی ئەم نەخۆشیەکی گواسراوەیە لە ڕێگەی ئاو بەرکەوتن حەشەرات ئەو ئەدەواتی بەکارهێنن بۆ ئاو دیێری خاکە نازە پێچە باڵە هەر شتێک بەکارهێنن ئەمانە معرضن بۆ ئەوەی بگوازێتەوە تەنانەت حەشەراتیش لە ڕێگەی قاچی حەشەرەیەوە کە لە دارێک و بۆ دارێکە فڕێ ئەگوازرێتەوە بەڵام ئەوەی کە ئاو سەبەبی سەرەکیە بۆ گواستنەوەی بەڵام ئاوەکە نابێتە هۆی دروستبوونی بەکتریەکە لەبەرەوەی ئەمە ئەوەی کە ئێمە دراسەمان کرۆ بە دوای چین گومانەکەین ئەم نەخۆشیە لە ئەساسا لە ڕێگەی هێنانی نەمامی جۆرا و جۆری لە ساڵانی پێشووە کە داخڵی ناو تەوێڵە و ناوچەی هەورامان کراوە ئەم نەمامانە هەڵگری ئەم جۆرە بەکتریە بوون کە بە شێوەیەکی نایاسایی داخڵکراون چونکە بەی شێوەیە لە مەرزەکان و بە شێوەیەکی یاسایی نەمام مەمنوع داخڵ بکرێ داخڵ کراون دوجار تەشەنەی کردوە لە منتیقەکە بڵاوبۆتەوە لەبەرەوەی چونکە چەند شوێنی کەمان هەیە کە سەرگەت چەند ناوچەیەکی کەیە کە ئاسڵەن هەر لە هەمان لەسەر هەمان جۆگەنیە و دووریشە لە ئێرانەوە سەرچاوی ئاوەکەشی ئەوێنیە بەڵام لە هەمان کاتا نەخۆشیەکە تیا بڵاوە و زۆریش داری لێ وش کردووە و نەخۆشیەکە زۆر بەخواتە لەو مەنتیقانەش جیاوازی هەیە لە نێوان گوندەکانی هەورامانە بەوەی کە نەخۆشیەکە بڵاو بووەتەوە یاخود زیاتر با بڵێن لەکوێ گەشتووەتە لووتکە بەڵێ خۆی تەبیعی لەوەی کە لە ناوچەی تەوێڵا بە زۆری لە لووتکایە ناوچەی تەوێڵە و لە منتیقەی سەرگەت حاڵەتەکەمان بەخواتە و لەگەڵ ئەوەیە لە ئەوانەی کە شوێنانی کە زۆر بەخوەتی حاڵەتەکەتیایە خەرپانی کەمێکی تایە بەس حاڵەتەکە زۆر بەخوات نییە لە ناوچەی خەرپانیشە تەنها بەڵخە و وەزەنێ بەڵخە بە ڕێژەیەکی زۆرتر تایەتی وەزەنێ کەمتر ئەگینا ناوچەکانی کە تا ڕادەیە کەمترە قۆناغەکانی خۆتیایەتی بەس قۆناغەکانی سەرەتاییە ئەگەر بەدەمەواتنی جوتیاران هەبێ ئەتوانرێت کۆنتڕۆڵ بکرێ باسانی شێوازی چارەسەرکردنی ئەم نەخۆشیە چۆنیەوە چۆن چارەسەریەکەنا هیچ مادەیەک یاخود مادەیەکی کوحولی مادەیەکی تایبەت بە چارەسەرکردنی ڕۆک بەکاردێنێ لە چارەسەرەکان
بەڵێ ئێمە دوو نوع دەرمانمان دابین کردووە دوو جۆر دەرمان لە قۆناغی یەکەما بۆ 15 ڕۆژ یەکەم جۆری یەکەم دەرمان داوا بەشەکەین بەسەر هەموو باخەوانەکانە بۆی عملی یەکەم چونکەوا پێویستەکە دوای 15 ڕۆژ دووبارە بکرێتەوە لە قۆناغی دووەما دوای 15 ڕۆژ جۆری دووەمی قڕکەردا بەشەکەین بەسەریانە بۆی بتوانرێ بە تەواوەتی کۆنتترۆلی بکەین ئەو دوو جۆرە دەرمانش تایبەتن هەم بەکتریە و هەم فطریە لە هەمان کاتە ئێمە توانین هەم نەخۆشیە بەکتریەکەی پێ کۆنتترۆل بکەین و هەمان کاتە سەررجەم نەخۆشیە کەڕۆکانش کۆنتترۆل بکەین لەسەر دارەکان کە لە ئێستاە بڵاون لە ناوچەکە بەڵام ئەوان کوژەر نین ئەبێتەوەی کەمکردنەوەی ئینتاج ئەوەی کە کوژەری دارەوە بێتەوەی مردنی دارەکە تەنها نەخۆشیە بەکتریەکەی کە بە زۆری زۆر بەقوتە و حاڵەتەکە تەواو تەشنەی کردو لە منتیقەکەیە ئێمە هەنێک لەو دارانەمان بینی با بڵێم بڕاونەتەوە دارەکان دارێک لەم دارانەی ئەم نەخۆشی بەرەکەی بە تەواوەتی وشەگە بێ یاخود ومێدیەوەی هەیە ساڵێکی دیکە جارێکی ترچەکەرە بکاتەوە لە قوپۆپی تازە لێبە بەڵێ ئەگەر حاڵەتەکەی زۆر بەخۆت بێ ڕەشایەکەی تەواو گەشتێتە قۆناغی ئەوەی کە چواردەوری دارەکەی سەررجەم گرتوێتەوە قەدی دارەکە بە تەواوەتی تەنی بێتی ئەوە دارەکە وەکو چۆنەڵی لە مردن ڕزگاری نابێت دوجارە بێتەوەی مردنی دارەکە بەڵام ئەگەر هاتوو حاڵەتەکەی لە قۆناغی سێمی شابێ بەڵام زۆر بەخۆت نەبێ بەستە ناپابندی ئەو ڕێنمایانە بێ کە ئێمە پێمان داوە ئەتوانرێت چارەسەر بکرێت ڕێنمایەکانی ئەمە پێش بەکارێنانی هەر جۆرە قڕکەرێک سەرەتا کۆمەڵی ڕێگە هەیە بێت جوتیار بگرێتە بەر وەک پاکردنەوەی ناو باخەکەی لەو پاشماوەی دارە توشبانی کە لە ساڵانی پێشوا لێتی کە هەندێکیان وەک شوێنی دانیشتن بەکاریان هێناوە هەندێکیان وەک بۆ ئاگرکردنەوە بۆ چالێنان چێژێنان بۆ شتانە بەکارێنانەوە کە مەفروزە پاشماوەی ئەو دارانەی تیانەمێنێ بۆ چونکە سەرچاوی سەرێکی بڵاوبوونەوەی ئەو نەخۆشیە بۆ باخێکی کە لە ڕێگەی ئاودێران یاخود حەشەرەوە ئەو دارە توشبانن کە لە ساڵانی پێشوا لێ بووە کە لە ئێستایا لە ناو باخەکان دانراوە بۆیە پێویستە بسووتێنرێ یاخود دفن بکرێ ڕاستەوخۆ بۆی نەتواندرێ لە ڕێگەی سپۆراتەوە نەخۆشیەکە جارێکە بڵاو بێتەوە چونکە هەموو دەرمانێک فترێکی ئەمانی هەیە ئەم دەرمانی ئێمەش بۆ ماوەی 15 ڕۆژ دارەکە چاکات و بەرگری لێکا دوای 15 ڕۆژ جۆری دوم بەکارێنێ دارەکە دارێکی سەلیمە بەڵام ئەگەر بێت و سەررجەم باخەوانەکان یەکدەست نەبن بۆ بەکارێنانی دوجار ئەگەری دووبارە بوونەوە سەرهەڵدانەوەی هەیە بۆ چونکە نەخۆشیەکی گواسراوەیە بە ئاسانی ئەگوازرێتەوە لە دارێک و بە دارێکیکە ئەم باڵێن نەخۆشیە تا چەند کاریگەری لەسەر بەرهەمی گوێزەکان هەیە بە تایبەت باڵێن لە هەنێک لە ناوچەکان وەکو هاوار کە ئێمە بە دوواداچوونمان کردو ئەڵێن بەرهەمەکە زۆر کەمە ینی دارگوێزی وا هەبووە چەند کیلۆیەک گوێزی پێوە بووە ئەمە ئەم نەخۆشیە کاریگەری کردووە یاخود چی وای کردووە ئیمساڵ بەرهەمی گوێز لە هەنێک لە گوندەکانە هەر کەمە یاخود هەرنین بڵێ خۆی تەبیعی ئەو بۆ ماوەی 2 ساڵە ساڵی پار و ئەمساڵ بەرهەمی گوێز تا ڕادەیەکەمە بەهۆی گۆڕانکاری کەشوهەواوە هەبوونی تەرزە باران ڕەشەبا لە کاتی هەڵپێچانی گوڵەکانەوە بەرە لەبەرەوە ئەلەو مەرحەلەیە ئەو حاڵەتانە کە دروست بۆ بەرەمی گوێز کەم بۆەوە لەزایدن لەگەڵەوەی شام نەخۆشی بۆ زیاد بۆ تەبیعی ئەم نەخۆشیە لە هەر دارێکا دەرکەوە ئۆتۆماتیکیە نەتوانین بڵێن لە 160 بۆ 50 ئەو بەرهەمەی لە دەسەدا کە ساڵی پێشوهەی بووە چونکە ڕاستەوخۆ ئەو نەخۆشی ئەو دارەتەنها ئەوەندە خزمەتی پێکرێ کە خزمەتی گەڵاکانی بکە ناتوانانی ئەو بەرەیکە هەڵی گرتووە خزمەتی کا لەبەرەوە ئەو بەرەشی کە پێوەیەتی ئەتوانین بڵین گوێزێکی ساق و سەلیم و لە ڕووی کوالیەتیوە گوێزێکی باش و چاک نابێ لە ئەنجامە کە دەرەچێ بۆ چونکە ڕاستەوخۆ بەشێک لەو خواراکەی کە لە ڕێگەکە وەریەگرێت لە ڕێگەی و نەخۆشیەوە لە دەستی داوە ئەم هەوڵی وەزارەتی کوشت و کاڵ کە ئیمساڵ بابلن هاتووە بەدەم ئەم باخەوانانەوە تا بەدەوانەی دارگوێزیان هەیە تا چەند گرنگەوە تا چەند پێویستە ساڵانی داهاتووتریش بەردەوام چارەسەر بدێت بەم دارگوێزانە بە تایبەت کە هەورامان زیاتر بەو دارانە ناسراوە بەڵێ خۆی لە ڕاستیە جێگەی دەستخۆشیە کە سڕێەوەی و قەیرانە هەبوو بەڕێز بەڕێوەبەری گشتی بە تەنسیق لەگەڵ بەڕێز وەزیری کشت و کاڵ و سەرچاوەکان یاو توانیان ئەو لە ڕێگەی ئەو پەیوەندی تایبەتیانی کە خۆیانیان بوو توانیان ئەو بڕەپارەیە دابین بکەن بۆ هەڵمەتەکە خۆشبەختانە ڕاستە کاتەکەی کەمێک درەنگە بەڵام ئەنجامێکی باش و نەتیجەیەکی باشمان نەداتێ ئەمە لایەنێکی دیلایەنێکی تری پابند بوونی باخەوانانە بەو ڕێنمایانەی کە ئێمە پێدەین بۆ ئێمە تەنها وەکو بڵێ تا ئێمە سنووریەکە تا ئەتوانین و سنوورە لەگەڵ یان نابڕۆین زۆر بە زیاتریشەوە بەڵام بەشێکێکە بێتە ئەستۆی باخەوانەکان چونکە دوجار باخی باخەوانە ئەگەر بێت و ئەو باخەوانە ئێمە کە دارێکمان بۆ تاقیم کرد ئەگەر پابند نەبێت
کارەکانی کە بکات لە کاتی خۆیان دووبارەی نکاتەوە یاخود باخەکان دەستە جەمعیەک نەبێت لە نێوانیانە دووبارە سەرهەڵدانەوەی ئەم نەخۆشیە ئەگەرێکی کراوەیە و بە تاکیدیش دووبارە ئەبێتەوە سەری شەڵاتەوە بۆ چونکە بەپێی ئەو معلوماتانە ئێمە هەمانە لەسەر جۆری نەخۆشیەکە و چۆنێتی بڵاوبوونەوەی و داخراوی ناوچەکە دووبارە سەرهەڵدانەوەی ئەگەرێکی کراوەی ئەگەر هات و باخەوانان پابند نەبن بەو ڕێنمایانەی کە ئێمە پێمان ناوە ئەگەر بەم شێوازە کردیان ئەوە نەتیجەیەکی باشمانە بێ ئەگەر نەبوو ئەوە پێوی ئێمە لە هەموو ساڵێکە لە چەند خولیەکە ڕێنماییمان پێداون کە لە چۆنێتی چاکردنی نەخۆشیەکە چۆنێتی کۆنتترۆلکردنی بەڵام بۆ ئەم ساڵ هەم ئەمەلیە و هەم نەزەریژە لە بەرچامەگر بۆ ساڵانی ئایندە بە شێوەی نەزەری ئەمان بێ بەڵام بە شێوەی عملی ئەگەر بێت و جوتیارەکان پابند نەبن ناتوانین بەردەوام لەگەڵیان نابین دوجار بەشێکی وشکبوونی دارەکان ئەگەڕێتەوە بۆ خۆیان کە ئەو سێبەری ئەو سێبەرە و ئەو خۆشی و کەشوایەکەیان بۆتوانم بڵم لە دەستیێدەن لە ناوچەی ئەورامان ئەو دەرمانی کە بەکاری هێنرێن لە چارەسەرکردنی نەخۆشیەکە جوتیارە توانێت خۆی بەدەستی بخاتیا خودێەوە چەندێک دەرمانی یێنێ بۆەوەی کە نەخۆشیەکەی پێ چارەسەر بڵێ ئێمە بۆ هەموو دارێک بە زیادەوە بەشی بڕی پێویست بە زیادەوە ئەین بە هەر باخەوانێک کە چەند داری هەبێت بەپی عادەدی دارەکەی و نەخۆشینەکەی چەند داری نەخۆشە بە زیادەوە پێدەین بۆ جاری یەکەم بۆ جاری دووەمیش هەر عینەشت بە زیادەوە پێدەین تەنانەت ئێمە لە مانگی 34 ساڵی ئایندا بە نیازین دووبارە ئەم دەرمانی چونکە ئێمە دابینمان کردووە حەجمەکەمان بۆشی پێویست بە زیادەوە دابین کردووە بۆ ساڵی ئایندا لە مانگی 34 جارێکی کە لە ڕێگەی بەشە کشتتوگاڵەکانمانەوە دووبارە پیانیدین ئێمە تەنها هەدفمان ئەوەیە بتوانین کۆنتترۆلی ئەم نەخۆشیە بکەین بە تایبەتی چونکە نەخۆشیەکە لەسەر گوێز دەرەچێت ناوچەی هەورامانیش بە گوێز ناسراوە بە گوێز ناسراوە بۆی ئێمە هەدفمانە لە باخەوانەکان زیاتر ئەم نەخۆشیە کۆنتترۆل بکرێ و عیلاجی بۆ بدۆزرێتەوە وەکو کۆتا پرسیارم چ داوایەکتان هەیە لەو کەسانی کە ئێستا خولەکەتان بۆ کردوونەتەوە یاخود تا چەند جوتیارەکان نایەن بەدەم خولەکەتانەوە بەشدار بن لە لە ڕاستیە ئەتوانم بڵم هەتاوەکو ئێستا کە ئێمە لە ناو ئەوە وا کۆتایی هەفتەی دووەمی ئیشەکەین بەدەمەوە هاتنی جوتیاران وەک پێویست نییە سەرڕای ئەو هەموو ڕێنمایەوە تالیماتێکە پێمان داون ئەمەش بۆ چەند هۆکارێکە گەڕێتەوە ئەتوانین هۆکاری ئەساسیەوەی بڵێن یەک باخەوانان بەشێکیان بۆ شێوی سەیران و سەیرانگا بەکارێنن ئینتاجەکانی مال کردووە بەشێکیشیان باخەوانەکان لە ئەسڵا لە دەرەوەی ناوچەی هەڵەبجەن کەسێکیان کردووە سەرپەرشتی باخەکانیان بۆکە ئەو کەسەش ئەگەر بە دەرمانەکەش بکە بۆ شێوەی نەیەکاکە ئێمە کە پێویستە بکرێت بەڵێ چنوور ئەمە زانیاریەکانی ئەمڕۆی هەڵەبجە بوو منەگەڕێمەوە لایەوە پەیامنێرمان فەرحان حەمەخان کە بەشێکی ڕاستەوخۆ لە ئاڵەبجۆ لەگەڵمان بووی سپاس بۆ تۆ سپاس بۆ میوانەکەت بەڵێ خۆشەویستان ئێستاش ئەچینە لای فیچەرێک کە هاوکارمان کاروان لە شاری دهۆکۆ بۆی ئامادەکردن لەسەر دروستکردنی وێنەی ئاڵای کوردستان لەسەر گەورەترین تاشەبەرد لە شاری دهۆک فێرم و پێکەوە بینەرێبین بله افک جای کو افت کویتا برف باکوره دهوی که وقت چیتن لوی که لیه افعالات یا چیکرن بو یکم جار جلای هزرد جلای چند کس که به گویکشوان آجیو گاوه سروی که ریوبریا گشتو گذار الپارزگاه دوی که وکو و هزر یا ویو چند برادر که بو اکشوان رمضان چمانی و شهید عبدالله کو شهید شرش داعش یه شهید بود توی وقتی دا برکره آلای که حزبی الوری هات دانان الوی دمی آلای حزبی دانا چند سال که وکشان پاشان هزار الوی چند هات کردن کو اف جای خورستی اف جای کو شیوه که سروشتی یه درست بی کو دستکاری دیمن جای دا بده کردن آن توان بران وان کبر دا بده چه کردن هزار بود دو گنجندی چه بود پارزگاه دو که اکشوانا کاک ارشد خلف کریمه و برس کاک بیار عمر پیک و چون هزار ویشنده کر کده چا اوی آلای که حزبی برف آلای که نشتیمانی و نتوایی بند که آلای کردستانه بو یکم جار 2005 بو که آلای کردستانه پاشان بردوام پشتی و 2005 بو ما چند ساله که پشتی 2007 تا ابروکجی هر سال اما کودزگاه پاراسنا آلای کردستان چین به شیوه که خوبخش اوی آلای نیجند کینه و یا که بویاخت کین سرارای همین نخوشی نکو رکاتیا چای همی کورینه زیاده باری هنده کو درجه یا 400 متر گله که بزحمت تو بشه به پیام بسرب کویله
کاری نتواتی و یه نیشتیمان پروریه ولوان گنجا کیه که خوبخش به برانبر بسر بکونه اوی چیای و اوی کلیه بویاق بکن و آلای کردستان با هلکفتنا سرلدانا باجر دوی که وکو مپ هاتیا پیوان کو هم بشین کاره به بیگهی نبره و کو بشویج اف آلای روم بیتن 400 مترین رکه کو زده بارینده کو ندا خاص کردیا کو اف بیت ریکا پیاده کان جی درج بکونه تا خلق وکو بو گشت و گزارشی بیت کارینان سر رای وقتی ام بویاخت کن کو بارا پتت محاسه دایا الوری خلق یک زور سر دانامت کت الوری يعني جالك جرى من جنادان عمر ديتي مكتشا مثلا الجنش ديتي كوري جنش من ديتي من دان عمر ديتي بوندي كوبين وكو بشتافانيا كل ما بتاكلن وكو حلويستا كنا تواتي تنسات كفناويري بغدانا افي جي چنكو جاكا رنگ ميجوا ملات جهان دا جالك جنوسا بيروست كيمن وجوان كيمن نزيكي نوت الصدى باريزغا دوكي هميد بيني افي كليه بجن اوا ام دبینین کلیا فرعینیا شکل فرعونی مصر داتن پیکری بدیت اهرام مصر داتن بجنوی کلیا فرعینی یا برانبر کلیا شدایا لی خلکی ما هندیا گوتی و نوی برو واجی کلیه نوی بجنه اوا آلال ساعتیا چکن بین کلیا شدایا و بجنه یادی کلیا فرعینی یعنی هاتیا شواندن افناوه میجوا که کبنات دا بو یکم جارجی کو رنگل کردستان پیکره که فرعونیان تدا هاتیا دیتن الاویچای و یونسکو جی کو وقت ما دخواست کی کو ریکا کا پیاده ببینه گل سرند راوسیا کو افچا نه تا شواندن یعنی جای که میجوا خو تایبت های گلک رنگ هندک جارا یعنی سی حتی 35 قودین بویاغ زیده باری کو او پانزین یان مادهی عملگل ببین یعنی نزدیک 35 حتی وجال سر هندید بینید که چند ام دختر لید کن که چند ام پیتای پیدن به تایبتی بویاخ ویتیا دونی بیتن دال دم بارانتن کارت کرنا خلی نکاتن رنگ هندک جارا ام 18 کس بوین ام 3 روزا ماینه پیوه هندک جارا ام 8 کس بوین 5 روزا ماینه پیوه یعنی هندک جارا کارت کرنا کشو هوا علمت کرد چونکو هوا که بزور بحث الوریتن او هوا کارتی که نلمت کردن همی برریکا گریدانه دویتن تو اوی کسی هنی نی وقت چیتن ویت خو گریداتن بونده کو بسلامتی بشید بویا خو بکتن لوی دمی هوا تتن الوری کارتی که نل کارمت کردن یا بزحمته چونکو نوتو 5 یا نوتو 7 الصاده گاوا بن سر افرازیا اوی کوریه و هوا که شروش حالات و دمتتن برف روش آوای و چیت لویری و کو گلی دو که اکثر لویری کارت که نخولیت کتن یعنی بار بکه گلک جارا منش بر هوا بویاغه بکن ریکیت هین لی افریقیت هنی کی خب بر جوان دا ملت خود بینیتن کی خب بر پرت زانیتن کو افغانجن هنی بلا پشتینه بن بلکو برکا مبروک سپاس بو خودی سپاس بو حکومت حریم کو ام وگا خدان فروکینا رنگ وگا برکا فروکا همچین همین مواد خوب بکشن سری او کلو پر خو کرست خوب کشن سری لی مخابن تا وگا وجی او پیت باش بکار نتواتینات یادان به تایبتی بو وکیلیه کو افریقا مدا خاص کیه كواف بلا عف بيتا سر بيلن حكومات يعني تو مع بديك بريفا باي كارك بريفا باي كوكو سمبولك الدهوكي بيتا دانان كواف كيليا بيتا سمبولا دهوكي نيكش نمونين سر بلند ابو همي خلق دوكي هر ميوانه كي بيت همي كم جار تبلا خود ريشت كنت بيجينا و آلای هدبینی سر وکیلی چند جوانه لی او پیدی بونه هاتیا کردن یعنی او پیدا بنا دادن اگر امجو خوبخش دوی کاری دانه بین رنگ گلک جارا بویا غاوی کون ببیتن رنگ گلک جاراش کار بکویتن هر پیتای به نهایت دان چونکو به گشتی بیشم وکو ملت کردستانی وکو خلک کردستانی آلا یا بومتنی بویا بونده کو هم اکو دو به بنیاسین جاده نبویا امراض کو افریقام الولات جهانی خو بدینن یاسین بجنه و آلای ملت منه او آلای ولات منه الدیف کو او وکولین مکرین کو ما حاول دای کو خبیرن کسین بیانی به تایبتی لبنانیان مینای نپیش گله کارت کرنا خود کتن خلک اکثر دانویت کتن بیژن هکر اوه به بیت جکی گشتو گذاری 2 سالاندا دی اوه بهای لیس تدمزاختن دی درخ 2 سالادا لی تشتی کو گله که محاول دای کو ریکا گله برادر محاول دای کو ببیت جایی که گشت و گذاری بس شویش کفتن کردواری
بەرێکی باشی لێرە هەی ینی پیتێکی باش حکوومەت پێ بدات ئەس باردکەم داهاتێکی باش هەم بوو ناوخۆی پارێزگادووکی هەمجی بگشتی بۆ کوردستانە ینی ڕۆژهەلاتان ناوین خر دەبیتێکش نمونەک و ئەو شکەفتن شوڕەشان ئەو شکەفتن مەخۆل لێت شار لێرە بێنە چێکردن ڕەنگە ببیتە داهاتێکی باش بۆ هەرێما کوردستان. سپاس بۆ پەیامنێرمان کاروان بۆ ئامادەکردنی ئەو فیچەرە لەسەر دروستکردنی وێنەی ئاڵای کوردستان لەسەر گەورەترین تاشەبەر لە شاری دۆک. بەڵێ خۆشویستان لە تەوەری کۆتایی پرۆگرامەکە لەگەڵتان بەردەوامین ئەویش وتمان گفتوگۆکردنە بێ لەسەر ئەرکی خێزان لە پەروەردەکردنی منداڵ لە ئەگەری نەکردنەوەی خوێندنگەکاندا. بێگومان پەروەردەکردنی منداڵ پشکی سەرەکی بەر خێزان دەکەواتە خێزان ئەرکی سەرەکی هەیە لە پەروەردەکردنی منداڵە، بەڵام بەشێکی پەروەردەکردنەکەی گەڕێتەوە بۆ خوێندن یاخود ناوەندەکانی خوێندن. بەڵام لە ئێستادا بەهۆی بوونی ڤایرۆسی کۆرۆناوە بەهۆی ئەم بارودۆخی کە ئێستا هەیە ناوەندەکانی خوێندن نەکراونەتوانێت یاخود دەتوانین بڵین بەشێکی زۆری خوێندکاران لە ماڵەوەن. کەواتە ئەم دابڕانیان لە خوێندنگا کەواتە کێ دەتوانێت ئەو ئەرکە بگرێتە ئەستۆ ئەو پەروەردەی کە لە خوێندن و لە خوێندنگە وەری دەگرت بدرێت بە مناڵەکە کە بێگومان خوێندنگە لەگەڵ خێزانە تاواکەری یەکتری لە پەروەردەکردنی منداڵدا. کەواتە لەم حاڵەتەدا ئەرکی خێزان زیاتر دەبێت لە پەروەردەکردنی منداڵەکەدا. کەواتە ئێمە دەمانەوێت بە شێوەیەکی گشتی باسەوە بکەین کە منداڵ چی بکات و بڵێن ببورن خێزان چی بکات و چۆن پەروەردەیەکی دروستی منداڵەکانیان بدەن، پەروەردەیەکی تەندروست بۆ منداڵەکانیان دابیر بکەن. بۆی کە لەسەر ئەم بابەتە باوردی گفتوگۆ بکەین ئەمڕۆ بە خۆشحاڵیەوە میوانداری سەردار لەتیفمان کردووە کە بەڕێزیان توێژەری کۆمەڵایەتی و ڕێنماییکاری پەروەردەی لە پەیمانگای پێشەنگ و بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ئەستۆدیۆکانمان لە شاری هەولێرەوە لەگەڵمان ئامادەیە. کاک سەردار سڵاو لێبێ و بەیانیت باش. سپاس بۆ ئامادەبوونت. ئەگەر سەرەتا بۆ پرسیارە دەستێکم بزانیت پەروەردەی تەندروست چییە و چی دەگرێتەوە؟ سڵاوت لێبێ بەیانی جەنابتان چنوورخان بەیانی تەواوی بینەرانی گەلی کوردستان باش خۆشحاڵم جارێکی دیکە لەگەڵ ئێوەی بەڕێزی خۆشەویستدام. ئەگەر ئەمە بمانەوێت بە وردی و بە قۆڵی باسی پەروەردەی منداڵ بە تایبەتی بکەین دیارە بە بەرنمەیەک و بە چەندین بەرنامە تاو نابێ لە ڕاستیدا پەروەردە بابەتێکی زۆر گرنگ و هەستیاری ناو کۆمەلگایە. ینی لە زۆرێک لە هەتا زانانی کۆمەڵناسیش پێناسە و ڕوئای جیاوازیان لە بۆ پەروەردە هەبووە. بۆ ماندێلا دەڵێت پەروەردە بەهێزترین چەکە بۆ گۆڕینی دنیا لە هەموو وڵاتە پێشکەوتوەکاندا. ینی ئەفلاتۆن کە یەکێکە لە زانایانی کۆمەڵناسی باستەوە دەکا هوەرێکی تر نییە کە لە پەروەردە بەرز و پیرۆستتر بێت. ینی بابەتی پەروەردە چەمکی پەروەردە لە وشەدا ڕەنگە چەند پیتێک بێ، بەڵام لە بواری کردەیی و پرۆسی جێبەجێکردندا بەڕاستی بابەتێکی گرنگ و هەستیارە و گرنگە لە بۆ پێشکەوتنی کۆمەلگا و بەدیهاتنی خۆشگوزەرانی ناو کۆمەلگا. بەڵێ باشە کاک سەردار ئێستا ئەگەر بینە سەر ڕۆڵی خێزان لە پەروەردەکردنی مناڵە ڕۆڵی خێزان چی دەبێت لەم بارودۆخە کە ئێستا ناوەندەکانی خوێندن نەکراونەوە یاخود دەتوانین بڵێن بەشێکی زۆری خوێندکاران کاتەکانیان لە ماڵەوە بەسەر یاخود کاتەکانیان زیاتر لە ماڵەوە دەمێنەوە ئەرکی خێزان یاخود دایک و باوک چی دەبێت لەم بارودۆخەدا؟ ئێمە لە کۆمەڵناسیدا بەڕاستی ژینگەی پێگەیاندنی کۆمەڵایەتیمان هەیە کە تاک بە پرۆسەی پەروەردە دەڕوات. یەکەم جار کە منداڵ لەدایک ئەبێ لە ناو خێزان لەدایکە بێ، بۆ نمونە خێزان یەکەمین ژینگەی پێگەیاندنی تاکە. ئەو تاکە هەموو ئەو دابوونەریت و ئەو ڕەفتار و هەڵسوکەوتانەی کە ئەو خێزانە هەیەتی بێگومان دەگوازرێتەوە بۆ ئەو تاکەش.
بەو پێی کە منداڵ کائینێکی تەقلیدیە لەوەندەی کائینێک عەقلانی بێ هەموو ئەو شتانی دەوروبەری وەردەگرێت ڕەنگە دانیشتن لە دیار منداڵەکەت کە پەرۆژبی بۆ پەروەردەی قسەکردن بە چەند سەعاتێک لەگەڵێ کاتی زۆر پێ بچێ و لە هەمان کاتدا نەتوانی ئەو ئامانجێکە لە پرۆسەی پەروەردە هاتە لە بەرامبەر منداڵەکەت جێبەجێ بکەیت بۆیە زۆربەی زانایانی کۆمەڵناسی و هەتا دەرونیش باس لەوەکەن ڕەفتار و هەڵسکەوت بەرامبەر منداڵەکەت وا دەکات کە هەموو ئەو شتانی دەوروبەرت هەڵبگرێت لە وەڵامی پرسیارەکەی جەنابتان چنوورخان کە ئایا لە ئێستادا دەرگای قوتابخانەکان بەداخەوە بەهۆی ڤایرۆسی کۆڕۆنا داخراون و منداڵەکان زۆربەی کات لە ماڵەوەن لە ڕاستیدا من پێم وایە بەداخەوە ئەو دەرفەتەشمان نەقۆستەوە لەوەی کە بتوانین پەروەردەیەکی باش و تۆکمەی منداڵەکانمان بکەین ئەرچی خێزان بەڕاستی زۆر گرنگە زۆر قورسە لەو کاتەدا چونکە وەکو باسمان کرد لە ژینگەی پێگەیاندنی کۆمەڵاتی یەکەم پێگەی خێزانە بەڵام دواتر پێگە فەرمەکانی دیکە کە باخچەی ساوایان و باخچەی پەپولەکان کە ڕۆژێ بێدەگوترێت دێت و دواتر قوتابخانە خوێندنگا کە ئێستا باس دەکەین بەڕاستی دەرگای قوتابخانەکان داخراوە بەداخەوە خێزان وەکو پێویست نەیتوانیوە ئەو دەرفەتە بقۆزێتەوە پەروەردەیەکی باشی منداڵەکانی بکات بەداخەوە ئەگەر تەماشا بکەین لە ئێستادا لە کۆمەلگای کوردی بەهۆی ئەو بارودۆخە دارایی کە بەسەر هەرێمی کوردستان داهاتووە زۆرێک لە خێزانەکان بەڕاستی مەشغوڵن بە ئیش و کارەوە تەنانەت نەک باوکو کە دایکەش مەشغوڵە بە ئیش و کارەوە وای کردووە بەڕاستی منداڵەکان پەراوێز بخرێن منداڵەکان وەکو پێویست پەروەردە نەکرێن ئەوەش هۆکارێکی خراپە لەوەی کە منداڵ بە شێوەیەکی ڕێکوپێک پەروەردە نەکرێت بەڵێ کاک سەردا پێم خۆشە باسێکیش لە سیستەمی خوێندن بکەین بزانین بە شێوەیەکی گشتی ئایا سیستەمی خوێندن واتە پەروەردە و فێرکردن دەگرێتەوەنە بەڵام ئایا سیستەمی خوێندن لە کوردستانی ئێمە یاخۆ لە هەرێمی کوردستانە لە ئێستا چۆنە و لە چه ئاستێکدا ئایا گرنگی بە پەروەردە و بە فێرکردنیش هەردووکی دەدات یاخود زیاتر گرنگی بە فێرکردن دەدات پرسیارێکی زۆر جوان و لە جێگای خۆیەتی بەڕاستی چنوورخان ئەگەر تەماشا بکەین پەروەردە پێش فێرکردنە لە وڵاتانی دیکە ئەجوکیشن وشەیەکی تەنیایە بەکاردێ بەڵام لە هەرێمی کوردستان پەروەردە و فێرکردنە ئێمە ئەگەر باس لە سیستەمی پەروەردەی هەرێمی کوردستان بکەین بەداخەوە سیستەمێکی کلاسیکە سیستەمێکی مۆدرنە نییە فەلسەفەیەکی کۆنە فەلسەفەیەکی مۆدرنە نییە بۆیە بەداخەوە کەم و کوڕی زۆرش لە ئەجیندای قوتابخانەکان لە ئەجیندای پەروەردە و فێرکردن لە هەرێمی کوردستان بەدی ئەکرێت ئەگەر تەماشا بکەین هەتا یعنی لە ئێستادا ماوەی چەند ساڵێکە کە گرفتی داراییمان هەیە بەڕاستی بودجەیەکی زۆر کەم بۆ بواری پەروەردە و فێرکردن تەرخان دەکرێت و ئەگەر بتەوێت لە هەموو وڵاتان پەروەردە بە شێوەیەکی ڕێکوپێک و بەڕێچکەی خۆی دابڕات تۆ دەبێت بەڕاستی بودجەیەکی زۆر بۆ پەروەردەدا بنێت ئێمە ئەگەر تەماشا بکەین لە ئێستادا بەڕاستی گرفتی خوێندنگامان هەیە خوێندنگامان کەمە یعنی تەماشا بکەین خراپی بینای قوتابخانەکان لەگەڵ ئەوەی کە خراپ و کۆنن چەندەوامێک لە قوتابخانەکاندا هەیە لەبەر ئەوە بەڕاستی پرۆسەی پەروەردە و فێرکردن پێویستی بە پێداویستی هەیە یعنی هەموو ئەو پێداویستە معنەویانەی کە هەیە ڕەنگە مادیانەی ببوورە هەیە دەبێت لە خزمەتی پرۆسەی پەروەردە و فێرکردندا بن بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستان وەک باسم کرد بەڕاستی ئێمە لە ئێستادا کە زەنجی خوێندنی ساڵی 2020 لێ دەدەین تەماشا دەکەین بەڕاستی مامۆستایان لەسەر شەقامن لێ زەنجی ساڵی خوێندن لێدەن کە ئەوەش بەڕاستی گرفتێکی زۆری بۆ پەروەردە و فێرکردن دروست کردووە لەگەڵ هەموو ئەوانش بەڕاستی ئێمە تێبینیمان لەسەر ڕەوشی پەروەردە هەیە لە هەرێمی کوردستان ئەگەر باسدا فێربوون بکەین ڕەنگە فێربوون بۆ پێی کە مامۆستای بەتوانامان هەیە مامۆستای لەزارمان هەیە لە ڕوانگەی زانستەکەی خۆی لەو بوارەی لەو بابەتەی کە هەیەی بەڵام بەڕاستی لە بواری پەروەردە زۆر کەم تەرخەیمان هەیە تەماشا بکەین ئێستاش لە زۆربەی خوێندنگاکان توێژەرانی کۆمەڵایەتی توێژەرانی دەرونی ڕابەرانی پەروەردەیی کەمن وەکو پێویست نین ئەوەی کە هەشە بەڕاستەکەی لەناو جەرگەی شارەکان دانراون نەپژانێتە سەرەوەی کە بۆ نمونە لە قەزاکان ناوچەکان کە دابندرێن لەبەر ئەوە بەڕاستی هەتا خەلەل لە خوێندنگاکان هەیە لەوەی کە نەمانتوانی وەکو پێویست پرۆسەیەکی پەروەردە و فێربوونی تۆکمە بنیاد بنێت
بەڵێ کاک سەردار ئەگەر باسێکیش لە خولە پەروەردەیەکان بکەین بزانین خولە پەروەردەیەکان تا چەند گرنگە یاخود تا چەند سوودی هەیە بۆ مناڵان لە پەروەردەکردندا و بە تایبەت لە بارودۆخێکی ئاوایە ئەگەر خولە پەروەردەیەکان هەبێت ئایا منداڵان دەتوانێت سوودی لێ ببینن لە پەروەردەکردنیاندا؟ لە ڕاستیدا خولە پەروەردەیەکان زۆر گرنگن بەڵام ئێستا تەماشا بکەی بەڕاستی زۆر کەمن بۆیە من پێم وایە باشترین بەدیل بۆ جێگرەوەی قوتابخانەکان بۆ جێگرەوەی دەستگاکانی تری پەروەردەیی بەڕاستی خێزانە چنوورخان ینی ئەگەر تەماشا بکەین وەکو پێویست بۆ نمونە ئەگەر خولە پەروەردەیەکان هەش بن بەڵام ڕەنگە ئێمە خێزانەکانی ئێمە وەکو پێویست سوود لە خولە پەروەردەیانە وەرنەگرن بۆیە من پێم وایە بەڕاستی دایک و باوک ئەوەندەی کە لە پەرۆشی دابینکردنی بژێوی ژیانی منداڵەکانیانن زیاتر پەروەردە بن گرنگە ینی لە ڕاستیدا بە خێوکردن و فێرکردن ڕەنگە ئاسان بێ بەڵام پرۆسەی پەروەردە پرۆسەیەکی قورسە بۆیە دەکرێت خێزان بەڕاستی جێگرەوە بێ بەدیل بێ بۆ خولەکانی پەروەردەیی بۆ قوتابخانەکان کە من وەکو خۆم وەک کۆمەڵاسەوت وەکو توێژەرش کۆمەڵایەتی دەتوانم بڵێن باشترین دەستگا بۆ پەروەردەکردنی منداڵ خێزانە. بەڵێ کاک سەردار شتێکی تر لەوانەیە کە ڕەنگە گرنگ بێ بە بۆچوونی بەڕێستان هاندانی مناڵە بۆ خوێندنەوە تا چەند گرنگە منداڵان هاان بدرێن بۆ خوێندنەوە یاخود خوێندنەوە تا چەند کاریگەری لەسەر منداڵ و لەسەر کەسایەتی و لەسەر داهاتی منداڵ دەبێت تا چەند گرنگە کە منداڵ وا لێ بکرێت کە ئەو کاتەی کە تەرخانی ئەکات بۆ ئایپات و بۆ بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتەکان یاخود مۆبایل یاخود دانیشتن بە دیارتیڤیەکانەوانەیە گرنگی بە خوێندنەوە بدات و بخوێنێتەوە. جا من کە باسم کرد بەڕاستی وەکو پێویست نەمانتوانیوە دەرفەت سوود لەو بارودۆخەی کە ئەو ماوەیە کە کەرەنتین بوو خەڵک لە ماڵەوە بوو منداڵ لە ماڵەوە بوو دایک و باوک لە ماڵەوە بوون یعنی بەڕاستی چنوورخان نەتواندرا وەکو پێویست سوود لەو دەرفەتە وەربگیرێت بۆ نمونە کەلتوری خوێندنەوە کە کەلتورێکە بەڕاستی زۆر زەرورە لە ناو تاچی کووردا بەڕاستی زەق بکرێتەوە و ئیشی لەسەر بکرێت بەڵام بەداخەوە دیسان تەماشا دەکەین ئەوەندەی دایک و باوەکو باسم کرد بەڕاستی منداڵ کائینێکی تەقلیدیە کائینێکی عەقلانی نییە ئەوەی دەیبینێ ئەوەی کە تەماشای دەکا ئەوە دەکاتن بۆ نمونە کە باوکێک جغارە دەچێشێ ناکرێت بە منداڵەکەی برێت جغارە مەچێشە باوکێکە لە کاتێکا ڕەفتارێکی ناشرین یان جونێوەک ئەدا بە خێزانەکەی یان بە منداڵەکەی ناکرێ بڵێ بە منداڵەکەی کە ڕەفتارێکی ناشرین مەکە یاخود جونێو مەدە بەڵکو دەکرێت باوکەکە ببێتە ئاوێنە بۆ منداڵەکانی ئەو باوکە لە بڕێ ئەوەی جغارە بڵێتە منداڵەکەی جغارە مەچێشە بە منداڵەکەی بەڕاستی بۆ خۆی نەچێشێ بەخۆی تەماشاکە زیانەکانی بە منداڵەکەی بڵێ بە خۆشی نەچێشێ بەخۆی جونێوێک ئەدا با جونێوەکە بەخۆی نەداتن لە هەمان کاتدا بەڕاستی وەکو باسم کرد با بێنەوە سەر وەڵامی پرسیارەکەم تەماشا دەکەین بەڕاستی دایکان و باوکان ئەو ماوەیە لە بڕی ئەوەی کە ئەوانیش خۆیان ڕۆشن بکەن کە زۆر زەرورە بە تایبەتی لە بۆ هەموو تاکێکی کۆمەلگای کوردی ئەوان هەستان بەڕاستی ئەو خەتی ئەتەرنێتیان ڕادشا ماڵەوە خەتی فری کە بەداخەوە هەم بە خۆیان مەشغوڵ بوون دائیمەن لە بڕی بەکارهێنانی خوێندنەوە کتێب هەستان بەردەوام ئایپات و مۆبایلەکانی بەکاردێنا کە وەکو باسم کرد بەڕاستی منداڵ دەبینێ زیاتر ئەوەی نابیستێ بۆیە پێم وایە بەڕاستی خێزانەکان دیسان دایک و باوک نەیانتوانی ئەو کاتە بە دەرفەت وەگرن سوودی لەوە گرن کە لە ئەوەی کە منداڵەکانیان فێرە خوێندنەوە بکەن یعنی من وەکو خۆم وەکو باوکێک کە سەرەتای کەرەنتینە بەڕاستی پێم خۆش بوو چوومە ناو بازاری شاری هەولێر چەند کتێبێکی چیرۆکی منداڵانم کڕی بۆ منداڵەکانم هەڵبەتە ئەگەر منداڵەکان بچووکیش بن هەمان کاتدا من کتێکم پۆلی یەکە بەڕاستیەکەی وام کرد کە ئەو منداڵە هەم خوێندنەوەی لەبیر دەچێتەوە ئەو پیتانەکە فێر بووە هەمیش سوودێک وەربگرێتەوەی کە چیرۆکی منداڵانی فێر بکرێت لە بڕی ئەوەی کە بەردەوام خەرجی مۆبایل و ئایپاد بێ بۆیە بەڕاستی زۆر زەرورە دایکان و باوکان ئەو دەرفەتیان بخۆستباوە هەتا ئەوەی کە ئێستاش بەڕاستی ئەگەری کردنەوەی دەرگای قوتابخانەکان لاوازە ئەو ڕۆژ دەستی پێ بکەن یعنی بتوانن هەندێک چیرۆک کتێبی بەسوود بۆ منداڵەکان دابینکەن بۆ ئەوی لە بڕی بەکارهێنانی مۆبایل و ئایپاد ئەو کتێبە بدەن منداڵەکان بخوێننەوە. بەڵێ کەواتە کاک سەردار لەوتەکانی بەڕێستەوە ئەوە دەردەکەوێت کە ئەگەر ئێمە بمانەوێ کردەوەیەکی جوان فێری مناڵەکانمان بکەین ئەوە تەنها ناکرێت لە ڕێگەی ئامۆژگاری یاخود گفتوگۆ بێ کەواتە کردەوە و یاخود کردداری دایک و باوکەکە یاخود گەورەکان دەبێتە نمونەیەک بۆ مناڵەکە و مناڵەکە لێوی فێر دەبێت.
ئەکید ڕاستە چنوورخانە من ئەو سێبارەی بکەمەوە منداڵ کائینێکی بەڕاستی تەقلیدیە نەک ئەقلانیە بۆیە دەکرێت بە ڕەفتار و هەڵسوکەوتی خۆمان منداڵەکانمان بەڕاستی پەروەردە بکەین یعنی من نمونەیەکم لە بندەستە ژنێک کاتێک کە منداڵەکەی دەباتە لای دکتۆری دەرونی لە لای دکتۆری دەرونی بەڕاستی باس لەوە دەکات من جەنابی دکتۆر وەڵام منداڵەکەم لە ئێستاوە لەگەڵ ڕێز و حرمەتا فێرە درۆ بووە درۆ دەکاتن لەو تەمەنە گچکەیەوە لەو کاتەدا دیارە زەنجی مۆبایلەکەی لێ دەداتن یەکسەر وەڵام دەداتەوە دەڵێ من لە بازارم پاش هەنجین دکتۆر دەرونی پێی دەڵێ ئەو هەویرە بەڕاستیەکەی خومرەکەی خراپە یعنی ئەوەی کە دایکە بەڕاستی یاخود باوکە هەردوو لا زەرورە بەڕاستی لە کاتی وەڵامدانەوەی تەلەفۆنیش یعنی ئێستا ئەگەر تەماشا بکەین حاڵەتەکە بوتە تەکنۆلۆژیا کە زیاتر نمونە بۆ دێنمەوە تەلەفۆنت بۆ دێ یاخود ئەوەتەیە ڕفتارێک دەکەی هەڵسوکەوتێک دەکەی هەوڵدە بەڕاستەکەی منداڵەکە تەماشات دەکا لەبڕی ئەوە کە قسەی بۆ بکەی کاتێکی زۆر بە قسەکردن بەسەربەری ڕەنگە منداڵەکەش ئیسحاج بکەیت لەبڕی ئەوە هەوڵدە بەڕاستی ڕفتار و هەڵسوکەوتەکانت جوان بێت لەوەی کە منداڵەکەت چاو لە تۆ بکاتەوە بەڵێ کەواتە کاک سەردار تا چەند گرنگە دایک و باوک لە سایکۆلۆژیای مناڵەکەی خۆی تێبگات بزانێ ئایا بەچی دڵخۆشە بێ بەچی دڵتەنگە بێ تا ئەو کردارانە یاخود ئەو ڕفتارانە ئەنجام بدات کە منداڵەکەی پێی خۆشەوە بە پێچەوانە شەوانێ ئەو قسانە یاخود ئەو کردارانە ئەنجام نات کە مناڵەکەی پێی ناخۆشە سایکۆلۆژیای مناڵ و دۆزینەوەی سایکۆلۆژیای مناڵ و ناسینەوەی تا چەند گرنگە لای دایک و باوک هەموو زانانی کۆمەڵناسی و دەروونناسی لەسەر ئەوە کۆکن کە منداڵ کاتێک لە دایک ئەبێ لاپەڕەیەکی سپیە تۆ چی تێدا بچێنی یاخود چی تێدا بنووسی لە ڕاستیدا ئەوە دەردەچێت بۆیە گرنگە دایک و باوکان بەڕاستی من باسم کرد ئەوەندەی بە خەمی برندابینکردنی پێداویستیە مادیەکان ئەوەندە لە خەمی پێداویستی بەڕاستی مەعنەویەکان نین بۆ نمونە ئەگەر باس بکەین چنوورخان یعنی پێدانی خۆشەویستی بە منداڵ زۆر گرنگە یعنی منداڵ هەر سایکۆلۆژیایەکی هەبی بە هەر جۆرێک بێ بەڕاستی پێویستی بە خۆشەویستی دایک بە پلەیەک دواتر باوک یعنی ئەگەر تەماشا بکەین بەڕاستیەکەی ئەگەر دایک و باوک نەتوانێت وەکو پێویست دڵێک بکاتەوە بۆ منداڵەکەی لانەیەک دروستکە لە ماڵەوە ژینگەیەک دروستکە و ئەو دایک و باوکە لەگەڵ منداڵەکانیان بەڕاستی هاوڕێ نەبن ئەو منداڵە هەوڵ ئەدا بەڕاستی بەدیرێک بدۆزێتەوە ئەو بەدیلە دواتر کە ڕەنگە وەکو باسمان کرد منداڵ دوای ئەوەی کە خێزان بەجێ دەڵێت دەچێتە قوتابخانە یاخود دەچێتە دەرەوە بە تایبەتی ئەگەر لە گەرەکێکی عەشایر بن ڕەنگە منداڵ زیاتر تووشی کۆڵان بێت یعنی هەتا عەلی وەردی لە کتێبی لەو کتێبێکە لەسەر کەسات تاچ عێراقی نووسوێتی باس لەوە دەکات زۆربەی زانانی کۆمەڵناسی ئەمریکی باس لەوە دەکەن هەموو ئەو گروپە مافیایانەی کە لە شیکاگۆ دروست بوون و بەسەر تەواوی ئەمریکادا بڵاو بوونەتەوە لەو گەڕەکانن کە بەڕاستی بایەخ بە پەروەردەی منداڵ نادرێت و منداڵ هەوڵی داوە ئەو عەلی وەردی کە باس لەو گروپە مافیایە ئەکادەڵێتن هەمووی لە گەڕێکێکی لەگەر ڕێزم هەژار نشینن لەو گەڕەکانە ئاستی ڕۆشنبیری لەگەر ئەو پەر ڕێزم من ڕەنگە ئاستی ڕۆشنبیری پێوە نەبێت لە بۆ ئاستی تاچی خێزان دایک و باوک بەڵام بەڕاستی گرنگە دایک و باوک کۆشیارە بۆ ئەو قسەیەکە یعنی باس لەوەکە هەموو ئەو گروپە مافیایانە پاش ئەوەی منداڵە نەیتوانیەوە دایک و باوک خۆشەویستی تەواوی بداتێ دێتە دەرەوە لە کۆڵان گروپی گچکەکان دروست کردووە هەر ئەوە وای کردووە کە ئەو گروپە گەورە بێت و گروپی مافیایی تێدا دروست بێ بۆیە بم پێم وایە هەر شێوەیەک بێ سایکۆلۆژیای منداڵ پێویستی بە خۆشەویستیە دایک و باوک لەبڕی ئەوەی کە بەردەوام مەشغوڵ بوون بە ئیش و کار بەڕاستی بیرێک لەوە بکەنەوە کە ئەو منداڵە پێویستی بە پەروەردەیەکی تۆکما هەیە پێویستی بەوەیە کە سۆز و خۆشەویستی بدرێتەوە وەکو باسم کرد بەڕاستیەکەی ڕەنگە بەخێوکردن و فێرکردن ئاسان بێ بەڵام بەڕاستی پەروەردە قورسە بەڵێ کاک سەردارۆکو دواپرسیار بۆ بەڕێزت پێم خۆشە باسێکیش لە دوو پەروەردەیی بکەین ئایا دوو پەروەردەیی تا چەند کاریگەری هەیە لەسەر پەروەردەی مناڵ بۆ پێی کە ئێستا ناوەندەکانی خوێندن نەکراوەتەوانێ یاخود کاتێکی زیاتر هەیە بۆ خوێندکاران یاخود بۆ مناڵان ئەگەر بڵێن ڕەنگە مناڵان بڕۆن لە ماڵی نەنک و باپیرۆ لەوێ بمێنەوە ئایا ئەم دوو پەروەردەیە کە دروستە بێ لە مناڵەکەدا تا چەند کاریگەری هەیە لەسەر پەروەردەکەی بە شێوەیەکی گشتی
بابەتێکی زۆر جوانە بەڕاستیەکەی گرفتی خێزانی ئێمە لە ڕاستیدا چنوورخان دوو پەروەردەییە. دوو پەروەردەیی ئەوە نییە کە بۆ نمونە منداڵ بێجگە لە پەروەردەی خێزانەکەی خۆی کە دایک و باوکە بەڵکو خاڵ و مام و ئەوانەش وەربگرێ بەڵکو دوو پەروەردەی ناو خێزانشدا بوونی هەیە. بۆ نمونە دایک و باوک ڕەنگە زۆربەی کات ئەگەر تەماشا بکەین باوکەکە تا ئاستێکی زۆر توندوتیژ بێ لەگەڵ منداڵەکەی کە پێی وایە بەڕاستی توندوتیژی دەبێت هۆی ئەوەی کە منداڵەکەی بە شێوەیەکی باش و بە پەروەردەیەکی باش دروست بێ. لە هەمان کاتدا بەڕاستی نازی زۆری دایک هۆکارە لەوەی کە بۆن منە منداڵ تووشی لادان بێ. یعنی لە هەردوو پەروەردەدا بەڕاستیەکە گرنجیدانی زۆری منداڵ و بەڕاستی ئیهمالکردنی منداڵ دەبێتە هۆی ئەوەی کە ئەو منداڵە بەلارەدا بڕوات. و لە هەمان کاتدا بەڕاستی تکا لە دایک و باوکانەکەم ڕۆڵی خۆیان بە شێوەیەکی بەرچاو بجێرن چونکە بەڕاستی دوو پەروەردەیی ئەوەیە کە دایک بە ئاراستەیەک بووڕا باوکی بە ئاراستەیەک بۆ نمونە هەتا لە ئاستی بەکارهێنانی مۆبایل ناکرێ بەڕاستی دایک بڵێ بەکاری بێنە باوک بڵێ بەکاری مێنە باوکو لەسەر ئەوە ڕێککەون کە کاتێک دابنێن بۆ منداڵەکەیان کە کاتێکی گونجاو بێ بۆ نمونە ڕۆژانە کاتژمێرێک یان دوو کاتژمێر کۆک بن لەسەوەی کە منداڵەکەیان بتوانن بەڕاستی مۆبایل بەکاربێنن نەک ئەوەی دایک لە جی ئەوەی بێ کە مۆبایل بە شێوە بەکاربێ باوک بڵێ زیاتر بەکاربێنە. لە هەمان کاتدا هەر ڕەفتار و هەڵسوکەوتێک کە دایک پێی خۆش نەبوو بەڵکو باوک پێی وایە شتێکی ئاساییە دەکرێت دواتر بەڕاستیەکەی لە پێش چاوی منداڵەکەیان نا یەکتر نەشێننەوە وەرەسەر منداڵەکەیان نەکەنە دەنگەدەنگ دواتر بە شێوەیەکی گفتوگۆ دابنیشن و ئەو بیر و بۆچوونە جیاوازەی کە لە بینی دایک و باوکەکە هەیە بە شێوەیەکی عەقلانی بە شێوەیەکی گفتوگۆ چارەسەری بکەن دواتر ڕێگا چارەکی باش بۆ منداڵەکەیان دابین بکەن. و ئەوەی باس کرد بەڕاستیەکەی زۆربەی کات ئەمە تەماشا بکەین ئەوەش کارێکی زۆر خراپە منداڵ لە بڕی ئەوەی کە لە چوارچێوەی خێزانەکەی لە سەقفی خێزانەکەی دەرنەچێ پەنا دەباتە بەرماڵی خاڵێ بەرماڵی مامەی بەرماڵی داپیر و باپیرەی کە ئەوەش بەڕاستی پێم وایە دیسان پەروەردەیەکی خراپ دەبێت. ئەمە ئەگەر بە درێژایی مێژوو تەماشا بکەین منداڵ زیاتر لە ماڵی داپیرە و باپیرەی گەورە بووە وای کردووە ئەو دایک و باوکە ئەو داپیرە باپیرە بێتە قەڵغانێک لە ئەوەی کە ئەگەر منداڵەکە ڕەفتارێکی ناشرنشی ئەنجامدا پشتگیری لێ بکەن. بەڵێ دەستەکانە خۆش بێ کاک سەردار زۆر سپاس ماندوومان کردی زۆر سپاس بۆ سەر جەملەوتەکانە سپاس بۆ سەردار لەتیف کە بەڕێزیان توێژەری کۆمەڵایەتی و ڕێنمایی کاری پەروەردەین لە پەیمانگەی پێشەنگ. بەڵێ خۆشەویستان کۆی پرۆگرامی ئەمڕۆمان بە یارمەتی هاوکارانم پێشکەشکردن هەتا سبێنێ و پرۆگرامێکی نوێ پێتانەگەین و کاتێکی خۆش ئاسوودە بن.